ئەڵێ جارێک گورگ وتی تۆبە ئەکەم و ئیتر بەسە ئەم دڕندەی و ئازارگەیاندنە بە خەڵک. با ڕێگەی حەج بگرمە بەر و پاش حەجەکە لە گۆشەیەک بۆ خۆم دانیشم خەریکی خواپەرستی بم تاخوا ئەم ئەمانەتەم لێوەرئەگرێتەوە. لێیدا وردە وردە بەڕێکەوت و ڕۆیشت برسێتی ڕۆژ بە ڕۆژ بێهێزتری ئەکا وای لێهات لاکەی ئەهات لە برسانە. ڕۆژێک لە دوورەوە ئێسترە گەڕێکی بەرچاو کەوت کە بەرەڵا کرابوو وتی خوا لە وەختی تەنگ و چەڵەمەدا حرامی حەڵال کردووە، من ئەوە تا لە برسانە ئەمرم با تۆ بەشم کردبێ و بۆ حەجیش بچم بۆم حەڵاڵە بچم ئەم ئێسترە بخۆم، چونکە ئەگەر نەیخۆم ئەمرم و پەکی عیبادەت و خواناسیەکەم ئەکەوێ. چوو بەلای ئێسترە کەوتووەکەوە و خۆی لێ خۆش کرد. ئێستر پێیوت مام گورگ ئەوە ئۆغر بێوا لەم دەشتەدا وردە وردە ئەڕۆیت و هاتوویت بەلای منەوە. وتی وەڵڵاه ئۆغرت خێر بێ ئەمەوێ بچم بۆ حەج، بەڵام زۆرم برسی بوو بە شەرع بۆم حەڵاڵە تۆ بخۆم و هاتووم بتخۆم و پاشان بڕۆم. ئێستر وتی یاخوا بە خێر بێیت و خوا حەجت قبوڵ بکە، بەڕاستی منیش لەم ژیانە وەڕز بووم ئەمەوێ ڕزگار بم. بەڵام مام گورگ خۆت ئەزانی گەلێ حەدیث و ئایەت لەسەر ئەوە هەیە کە ئەگەر گیاندارێک سەر بڕا بە جۆرێک سەری ببڕن کە زوو گیانی دەرچێ. ئێستا منیش وەختی خۆی کە ناڵ کراوم بزمارێک لە وەختی ناڵەکەدا چووە بە گۆشتەکەدا زۆر ئازارم ئەدا. تۆ لەو لاوە بمخۆیت و لەم لاشەوە ئەو ئازارم هەبێ، ئەمە پێچەوانەی ئەو خواناسیەیە کە تۆ گرتوتە بەر. ئەگەر بە زەحمەتی نەزانی لە پێشە ئەو بزمارە دەرێنی و پاشان بە شوێنەی بمخۆی زۆر خێرت ئەگاتێ. مام گورگ وتی ڕاست ئەکەی، کامەیە تا بۆ دەرێنم. ئێستر قاچی بەرز کردەوە پیشانیدا. مام گورگ بە وەستایی لمۆزی بۆ درێژ کرد کە دەری بێنێ. لەو کاتەدا ئێسترەکە لە قەیەکی ماڵی بەدەم و لمۆزی گورگەکەدا هەموو دانەکانی کەوت نەخوارەوە و لەوێ بەبێ هۆشی کەوت و ئێستریش لێیدا ڕۆیشت. پاشان کە هاتەوە هۆش خۆی و سەیری حاڵ و باڵی خۆی کرد، ڕووی کردە خۆی و بەخۆی وت ئاخر خوا بتگرێ گورگ، تۆ باوکت ناڵبەند بوو، با پیرت ناڵبەند بوو، تۆ چی و ناڵبەندی چی؟ دەبی خۆ ئەوە دەردت بێ. ئەڵێ لەو وڵاتە لە بێشەیەکە شێرێکی لێبوو هەموو گیان لەبەر و دڕندەکان لێ ئەترسان، بە تایبەتی دەستەی چەقەڵ زراویان لێی چوو بوو. ڕۆژێ ئەم چەقەڵانە کۆبوونەوە کە بەڵکو و چارێک بۆ خۆیان بدۆزنەوە و لەدەست ئەم شێرە ڕزگاریان ببێ. چەقەڵێکی زۆر پیری کۆنەساڵ هەبوو وتی چار ئاسانە، ئەگەر ئێوە بتوانن ئەوەی من ئەیڵێم بیکەن. وتیان فەرموو هەر شتێک بڵێیت ئەیکەین. وتی من ئەمە چەند ساڵە تووکی کلکم هەر هەڵوەریوە و لە کونەکەما ماوەتەوە، پەنا بەرنە بەر گۆرەویلە ئەو تووکەتان بۆ بڕێسێ و بیهێننەوە، من لەسەر ڕێگەی شێرەکە ئەیکەم بەدا و بۆی ئەنێمەوە و پێوە ئەبێ و ئەو وەختە هەمومان ڕزگارمان ئەبێ لە دەستی. ئەم جاوەکو ئەو وتی وایان کرد و بۆیان کرد بە بەن و گورێس و ئەویش چوو لە ڕێگەی شێرەکەدا داوێکی نایەوە. شێرەکە بە نەڕە نەڕ و گرمە گرم بەوێدا تێپەڕی و هەردوو دەستی لە ناکاو بوو بە داوەکەوە. نەختێ هێزی دایە خۆی ویستی گوڕ ببەستێتەوە بۆ پچڕینی کەچی هەردوو قاچیشی پێوە بوو. ئیتر بەجارێ پرزەی لێبڕاو ڕۆژ بە ڕۆژ حتا ئەهات لاواستر و بێهێزتر ئەبوو، یانێکی تیاما بوو یا نەما بوو. ڕۆژێک مشتێک بەوێدا تێپەڕی سەیری شێرەکەی کرد. شێرەی بەو جۆرە دی سەری سوڕما و چوو بەلایەوە وتی ها شایگیان لە بەران، خێرەوە بەم جۆرە لێرەدا کەوتووی. شێرە پێیوت بڵێم چی، ئەمەیە کە ئەم بینی بەسراومەتەوە و پەلو پۆم بڕاوە. مشکەوتی ئاسانە، ئەگەر بفەرمووی من هەر ئێستا ڕزگارت ئەکەم. شێرەوتی جاچی لەوە چاکتر هەیە. مشک تێکەوت
داوەکەی خێرا بەدان قرتان و شێرە ڕزگاری بوو، شێر هەستایەوە و خۆی تەکاند و لێیدا ڕۆیشت و ماڵ ئاوایی لە مشک کرد. مشکەکە سەیری کرد، شێرەکە ملی ڕێگایەکی گرتووە کە ئەو ڕێگەیە لە بێشەکە دەرەچێ. کەوتە شوێنی و پێی وت: شای دڕندەکان، ئەوە بۆ کوێ ئۆغر ئەکەی؟ شێروتی: وەڵڵا لەم بێشەیە ئەچمە دەرەوە و ئەم شوێنە بەجێ دێڵم. مشک پێی وت: ئاخر تۆ چۆن ئەم شوێنە بەجێ دێڵی؟ ئەم جێگایە نیشتیمان و وڵاتی خۆت و باوباپیرانت بووە، ئێستا چۆن دڵت دێت بەجێ بێڵی؟ شێرەوتی: وازم لێ بێنە، گوو ئەکەمە ئەو وڵات و نیشتیمانە کە چەقەڵ بمگرێت و مشک بەرەڵام بکە. ئەڵێ کابرایەک لەو بەرکێوە چەند مریشکێک ئەخاتە سەبەتەیەکەوە ئەیبا بۆ شار بیفرۆشێ. ئەی خاتە سەر گوێدرێژێک و بەڕێ ئەکەوێ، ئەگاتە پێچەکانی تەلان، سەیرەکا وا ڕێویەکی تۆپی و ڕاست لە چەقی ڕێگاکەدا کەوتووە. نوکە شەقێکی لێ ئەدا و گوێ ناداتێ و ئەڕوە، مەگەر ئەم ڕێویە نەتۆپیوە بە فێڵ وای لە خۆی کردووە. کابرا زۆر ناڕوا ئەگاتە پێچێکی تر تا ئەو ئەگاتە ئەوێ ڕێوی بە قەڵەمبازێک لە کلکەی لووتکەکەوە خۆی ئەگەێنێتە بەردەمی، لەوێشەوە خۆی ئەکاتەوە بە تۆپی و کابرا کە سەیری ئەمەش ئەکا پەشیمان ئەبێتەوە بۆ ئەوی کە بۆچی هەڵی نەگرتووە لەگەڵ ئەمەدا ئەبێ بە دوو ڕێوی و ئەیبا لە شار پێستەکەیان ئەفرۆشێ و پارەیەکی چاک ئەکا. وڵاغ و مریشکەکان لەوێ بەجێ دێڵێ و ئەگەڕێتەوە بۆ ڕێویەکەی تر. هەرکە ئەو پشت هەڵ ئەکا، ڕێوی ڕاست ئەبێتەوە ئەنیشێتە ناو مریشکەکان قیژ و هۆڕ، ملی چەند مریشکێک ئەشکێنێ و ئەیبا. کابرا کە ئەچێتە سەروەختی ڕێویەکەی ترەوە سەیرەکە ڕێوی نەماوە، ئەگەڕێتەوە دواوە تەماشا ئەکا ئەم ڕێویەکەی تریش هەر نەماوە. دەست لە گونان بەرەو ژێرتر ئەچێ بەلای مریشکەکانەوە تەماشا ئەکا، مریشکەکانیش چەندانەیەکیان نەماوە. ئەمجا تێئەگا کە ئەم ڕێویە قوماربازە فێڵی لێ کردووە. کابرایەکی مامشی هەبوو، ماموسووی ناو بوو، کیژێکی زۆر جوانی هەبوو، هەرکەس ئەهات نەی ئەدایە. ئەیوت: من ئەم کیژەم نە بە ژنی ئەدەم نە بە ماڵی دنیای ئەدەم. پرسیارێکم هەیە، هەرکەس وەڵامی بداتەوە ئەیدەم بەو کەسە. پرسیارەکەش ئەوە بوو، ئەیوت: ئاو کاتێک کە ئەیکەنە مەنجەڵ و ئەیخەنە سەر ئاگر، دەست ئەکا بە قوڵتە قوڵت و کزەکز، ئەوە ئەڵێ چی؟ هەرکەس کە ئەها داوای کچەکەی ئەکرد، ئەم پرسیارەی لێ ئەکرد، ئەویش نەی ئەزانی وەڵام داتەوە، بۆ خۆی ئەچووە دواوە. هەر لەو دەورە لە گوندی سیساوێ پیاوێکی تر هەبوو، مامهۆمەری ناوبوو، کوڕێکی هەبوو پیرۆتی ناوبوو. پیرۆت زۆر لاوچاک بوو، دڵی لە کچی ماموسوس هەندە بوو، ئەویش دڵی بە کچەکەوە بوو، بەڵام نەی ئەتوانی بچێ داوای بکە، چونکە وەڵامی پرسیارەکەی نەئەزانی. ڕۆژێک چووە بندەستی کچەکەوە، پێی وت: ئەگەر تۆ منت ئەوێ، بەڵکو ئیشێکی وا بکەی، ئەو وەڵامە بە باوکت دەرخەی و بە من بڵێ. کچەکە وتی: باشە. کچە دەستی کرد بە خزمەتکردنی باوکی، خزمەتێکی وا کە بەجارێ دڵی باوکی سند و باوکی هەموو دوعای خێری بۆ ئەکرد. ڕۆژێک کچەکە وتی: باوکە، ئەگەر تۆ منت خۆش ئەوێ، ئەو وەڵامە چییە؟ و هەر کەس دێت داوای من ئەکا و تۆ پرسیارێکی لێ ئەکەی و ئەو نازانێ وەڵام بداتەوە. باوکە وتی: کچم، لەوە گەڕێ داوای هەر شتێکی تر ئەکەی بکە، داوای ئەوە مەکە. کچە ماوەیەک لێگەڕا و دیسان هەم داوای لێ کردەوە، تا لە ئەنجامە پێی دەرخست. پیاوەکە وتی: کچم، ئەوە ئەو ئاوە ئەڵێ، هەر شتێک کە کردم خۆم بە خۆمم کرد. ئەگەر من نەچوومایە ئاوی ئەو خەڵفەدارانم نەدایە و وا بەو جۆرە گەورە نەئەبوون و پاشان نەئەهاتن ببن بە ئاگر و کسپە لە جەرگمەوە بێنن. کچە چوو ئەم وەڵامەی بە پیرۆتی دەستگیرانی وت. لە پاش ماوەیەک پیرۆت بە باوکی وت کە بچێت داوای کیژەی لە ماموس و بۆ بکە. باوکی وتی: جا ڕۆڵە، ماموس و دیارە کیژ بە کێ ئەدا؟ بەو کەسەی ئەدا کە وەڵامی پرسیاری بداتەوە. ئەویش پێی وت: تۆ بچوو، ئەگەر ئەو مەرجەی گرت، بڵێ کوڕەکەم وەڵامت ئەداتەوە.
بەناچاری مام هۆمەر چووە لای ماموسوو وتی ئەبێ پیرۆتی کوڕم بکەی بە کوڕی خۆت. ماموسویش وتی مام هۆمەر تۆ خۆت ئەزانی من تەمای دنیام نییە کچە بەو کەسە ئەدەم کە وەڵامی پرسیارەکەم بداتەوە. مام هۆمەر وتی پیرۆت دێت پرسیاری خۆتی لێ بکە، ئەگەر وەڵامی دایتەوە کیژەکەی بدەری، ئەگەر نەیدایتەوە هیچ. ماموسوو وتی باشە. مام هۆمەر پیرۆتی کوڕی نارد. ماموسوو وتی ڕۆڵە تۆ کیژی منت ئەبێ وەڵامی پرسیارم بدەیتەوە. پیرۆتیش وتی ماموسوو پرسیار بکە. ماموسوو وتی ڕۆڵە ئاو کاتێک کە ئەیکەنە مەنجەڵ و ئەیخەنە سەر ئاگر دەست ئەکا بە قوڵتە قوڵت و کزەکز، ئەوە ئەڵێ چی؟ پیرۆت وتی مامە ئەوە ئەڵێ هەر شتێکە کردم خۆم بە خۆمم کرد. ئەگەر من نەچوومایە ئاوی ئەو خەڵفەدارانم نەدایە وا بەو جۆرە گەورە نەئەبوون و پاشان نەئەهاتن ببن بە ئاگر و کسپە لە جەرگمەوە بێنن. ماموسوو کە ئەمەی گوێ لێبوو وتی هەر شتێکە کردم خۆم بە خۆمم کرد. ئەگەر من بە کیژەکەم نەوتایە و ئەو بە تۆی نەوتایە وا ئێستا کیژەکەم لەدەست نابووەوە. ناردی مەلایان هێنا و کچەکەیان لە پیرۆت مارە کرد. لە قسەی گوێ ئاگردانی کوردانەیە ئەڵێ بینایی چاوان ئینسان و سەگ و کەر و مەیمونی کۆکردەوە. وتی عمرتان ئەدەمێ یەکی چەندتان ئەوێ. وتیان بینایی چاوان کەیفی خۆتە چەندمان ئەدەی تێ بە زیاد بێ. ڕووی کردە ئینسان فەرمووی 30 ساڵ باشە، عەرزی کرد کەیفی خۆتە بە زیاد بێ. ڕووی کردە سەگ وتی بۆ تۆیش 30 ساڵ بەسە. سەگ عەرزی کرد بینایی چاوان 30 ساڵ بۆ من زۆرە، لە توانامە نییە 30 ساڵ پاس و حەپە حەب بکەم، 10 ساڵ بەسە. بینایی چاوان ڕووی کردە ئەوانی تر فەرمووی کێ 20 ساڵەکەی تر هەڵ ئەگرێ. ئینسان دەستی دا بە سنگیا و وتی من. ئەمجا ڕووی کردە کەر و فەرمووی تۆش 30 ساڵت بەسە. عەرزی کرد بینایی چاوان من لەکوێ توانای ئەوەم هەیە 30 ساڵ پشتم لە ژێر بار بێ، منیش 10 ساڵم بەسە. ڕووی کردە ئەوانی تر فەرمووی کێتان ئەو 20 ساڵە زیادەیەتان ئەوێ. هەر گورج ئینسان هاتە زمان و وتی بینایی چاوان خۆم. پاش ئەوە ڕووی کردە مەیمون و فەرمووی ئەی تۆ 30 ساڵت بەس نییە؟ عەرزی کرد بینایی چاوان سەر و فەساڵێکی زۆر جوانت نەداومەتێ تا دڵم بە خۆم خۆش بێ. هەر کە چاوم پێ ئەکەوێ پێم پێەکەنێ، کەواتە هەر 10 ساڵ ئەتوانم ببم بە ڕشخەنگای مردم، بە زیاد بێ لەوە زیاترم ناوێ. ئەمجا بەبێ ئەوە لە ئادەمی زاد بپرسێ یان نەپرسێ هەر خێرا ئینسان هاتە قسە و عەرزی کرد بینایی چاوان 20 ساڵە زیادەکەی ئەویش هەر بدە بە من. بینایی چاوان ئەو 20 ساڵەی مەیمونیشی دایە، ئەوە بەم جۆرە ئادەمی زاد 90 ساڵێ عمری پەیدا کرد. بەڵام چۆن 90 ساڵێک 90 ساڵێکەوە 30 ساڵی هی خۆی بووە و لەو 30 ساڵەدا وەکو نووست و وایە. لە 30ەوە تا 50 ئەو 20 ساڵەی هەر خەریکی هەڵپەکردنە و بەم لاو بەولادا پەلامار ئەدا بۆ شت پەیداکردن و بۆ پاسکردن. لە 50ەوە تا 70 ئەو 20 ساڵەشی وای لێدێ ئەبێ بەژێر باری ماڵ و مناڵ و ئەرکی بەڕێوەبردننی ئەوانەوە. لە 70ەوە تا 90 ئەو 20 ساڵەش کە هی مەیمونەکەیە وەری گرتووە، لەبەر ئەوە کە لەش و لاری تێک ئەچێ و دەم و چاوی چرچ و لۆچی تێ ئەکەوێ و پشتی کۆم ئەبێتەوە و هیچی بەسەر هیچەوە نامێنێ. وەکو مەیمونەکە ئەبێ بە ڕەشخنگای خەڵک. جا برام تۆ تەماشای خۆت بکە بزانە ئێستا کامیەک لەو گێجانت وەرگرتووە. لە قسەی گوێ ئاگردانی کوردانەیە ئەڵێ کابرایەک هەبوو لەو سەرە گەلێ قسە و زمانی ئەزانی. یەکێکی تریش هەبوو هیچی نەئەزانی. نەزانەکە چووە لای زاناکە پێیوت قسەیەکم فێرکە. ئەویش وتی نازانم. وتی پیاوەتیت بێ تۆ فرە ئەزانی شتێکم فێرکە. وتی من بە خۆڕایی شت فێری کەس ناکەم. وتی چیت ئەوێ؟ وتی چیت ئەوێ ئەدەمێ قسەیەکم فێرکە. وتی
باشە قسەیەکت فێر ئەەکەم بەگانێ وتی پیاوەتیت ببێ شتیوا چۆنە بێ وتی هەر ئەوەیە ناچار کابرا ڕازی بوو ئەویش پێوەی نیشت و لێبووەوە وتی دەی قسەیەکم فێرکە وتی بڕۆ هەتا ماوی بڵێ ئای قنگم هەر لە قسەی گوێ ئاگردانی کوردیە کە زیندەوەری تر قسەی هەیە ئەڵێ لەو دەشتی لاجانە حوشترێک لێکەوتە بوو چوو بووە دەریای ئەندێشە و کاوێژەوە لە دواوە کۆمی وەکو لاشە گۆشتێکی زلی سوور دەرپەڕی بوو ڕێویەک بەو ناوەدا تێپەڕی سەیری کرد و ئەم لاشە گۆشتە سوورە جوانە لەو دەشتەدا بەبێ خاوەن کەوتووە سووری کۆگا گۆشت حوشترەکەی نەهێنایە بەرچاوی چوو پەلاماری دا و چەمۆڵەی بۆ درێژ کرد هەرکە چەمۆڵەی گەیشت بە قنگی حوشتر ڕاچەنی و ڕاست بووەوە دەستی ڕێوی ترنجایە ناو قنگی حوشتر و بەجێما و خۆیشی بە دوای حوشترەکەدا شۆڕ بووەوە و دەستی کرد بە ڕۆیشتن لەو کاتەدا چەقەڵێک بەلایەنە تێئەپەڕی سەیری ڕێویەکەی کرد ئەم دیمەنەی بەلاوە سەیر بوو وتی ها مام ڕێوی خێرە ئەمە چییە بۆچی وات لێ هاتووە وتی قوربان خزمەتکاری ئەم نەجیمەین و لە پشتیەوە ئەڕۆین پێیوت جا ئێستا چاوەڕێی چیت ڕێوی وتی هیچ چاوەڕێی تڕێکی ئەم خاس خوایەین لە قسەی گوێ ئاگردانی کوردیە ئەڵێ جارێک مشکەکان کۆبوونەوە وتیان ئەمە چه حاڵێکە ئێمە هەمانە بەدەست پشیلەوە ئەگەر ئێمە هەزارێک بین هەر لەگەڵ پشیلەیەکمان لێ پەیدا بوو بەو لاو بەملادا لاڵ و پاڵ لێمان ئەخاو هیچمان لەگەڵی پێ ناکرێ با ئیشێکی وا بکەین بەڵکو تۆزێ لە خەمی ڕزگاریدا بین لەو ڕۆوە هەر یەکەیان قسەیەکی ئەکرد و هەر کەسەیان ڕاوێژێکی ئەکرد لە ئەنجامە هاتنە سەر ئەوە وتیان بێنین زەنگێک بکەینە ملی پشیلە هەرکە جوڵایەوە ویستی بێت بەلامانە زەنگەکە دەنگی دێت و ئەو وەختە هەر یەکە بەلایەکدا ڕاکەین هەموو ئەو قسەیەیان پەسەند کرد و وتیان قسەی چاکە و لەسەر ئەمە بڕیاریاندا و وتیان ئیتر لە بەڵای بێوەی ئەبین لەسەر ئەمەمانەوە تەنها مایەوە سەر ئەوە کە کێ بچێت ئەم زەنگە بکاتە مل پشیلە کە گەیشتە ئێرە هەموو ئاش بەتاڵیان لێ کرد و بڵاو بوونەوە ئەڵێ کابرایەکی گولەکەی بێفەڕە لەو وڵاتی شنۆیە بۆی لوا بوو خۆی کردبوو بە پاشا پیشۆکی ئەو وڵاتە نەکەس هەبوو قسە لە ڕوویا بکە نەکەس ئەیوێرا پێی بڵێ لای چاوت کلی پێوەیە بە کورتی بکوژ و بەبڕ هەر بوو بەخۆی ئەمەش لەبەر ئەوە بوو کە ئەو خەڵکە وایان ئەزانی ئەمە لایەن خواوە هاتووە و هەموو کەس ئەبێ ملی بۆ دانەوێنێ ڕۆژێ لە ڕۆژان پیاوێکی بێتوشی ئەچێتە ئەوێ بەناوبانگی ئەم کابرایەوە تەماشا ئەکا ئەم کابرایە کابرا گولەکەی وڵاتی ئەوانە وا لێرە بووە بە قەشەمشا لێ ئەکا بە هەرا و بە خەڵکەکە ئەڵێ کە ئەمە هیچ نییە و لە لای ئێمە شیاکەشی پێناڕێژن ئەمجا دەری ئەکەن و هەر شتێکی دەستکەوتە بوو ئەوەشی لێ ئەستێننەوە بەڵام کابرا کەزانی ئەگەر لەسەری بڕوا خراپتر ئەبێ شڕ و شاتاڵی خۆی پێچایەوە وتی تاکە هاتم بوو هەر هاتم بوو ئێستا نەهاتمە قسەی بێتوشی بۆ نەهاتم بوو گەنجی درەخشان کابراەک هەبوو حاجیالی ناو بوو خەڵکی ئەو وڵاتی باڵەکایەتیە بوو هەژار کەوتبوو بە هەژاری کەوتبووە سابلاغ بە ئێواران ئەچوو لە مزگەوتەکانە دەستە سڕێکی ڕائەخست و بە دیاریەوە دائەنیشت بۆ ئەوەی شتێکی بۆ بخەنە سەر لە ئاخرا فێربوو بوو بە مزگەوتی سوور هەموو نوێژی شێوانی ئەچووە ئەوێ دەستە سڕەکەی ڕائەخست و لەبەر خۆیەوە ئەیوت حاجیالیمە باڵەکیمە ژن مریمە پەککەتیمە یەکێ بە خێرا بابی پیرەداکێ پیرە خوشکێکی هەبێ وێمدا حەو پشتی دەچێتە بە حەشتێ کابراەک هەبوو باوەنووری ناو بوو قەرزاری کابراایەکی شاری بوو کابرا هەرچەند هاواری ئەکرد باوەنوور هیچی نەبوو پێی بداتەوە لە ئاخرا ڕۆژێ لە کەلەبەرێکە بە گیری هێنا و ڕاپێچیدا باوەنوور وتی بابە بۆ نیوەڕۆ وەرە بۆ ماڵەوە پارەکەم بۆ داناوی ئەدەمێ باوەنوور چووەوە بۆ ماڵەوە بەڵام زۆر بە پەرۆش بوو ژنەکەی لێی پرسی بۆ چی وا دۆژدای بردووی وتی وازم لێ بێنە قەرزاری کاورای شاریم
بەگیری هێنام و وتم پارەکەتم لە ماڵەوە داناوە وەرە بۆی، ئێستا نیوەڕۆ ئەو دێت و هیچم نییە بیدەمێ، نازانم چی بکەم. ژنەکە وتی خەمت نەبێ، کە هات من پێ ئەدەمەوە. کابرا وتی چۆن؟ تۆ لەکوێت بوو؟ وتی تۆ کارت نەبێ کە ئەو هات تۆ خۆت مەخەرە بەرچاوی، من بۆی جێبەجێ ئەەکەم. کابرای شاری بۆ نیوەڕۆ چوو بۆ ماڵی باوەنوور و لەبەر قاپی وەستا و داوای باوەنووری کرد. ژنە لە پێش ئەوەدا کە کابرا بێت هەندێک دڕک و داڵی لەبەر قاپیەکەی خۆیانە دانابوو، ئەنجا چوو بە پێشوازی کابراوە وتی ها برا چییە؟ کابرا وتی قەرزم لای باوەنوورە و بۆی هاتووم. ژنە وتی بەخێر بێ، حەقەکەت لای منە، من ئەدەمێ. کابرا زۆری پێخۆش بوو، وتی دەبیەنە. ژنە وتی ئەو دڕکانە ئەبینی لەبەر قاپیەکە؟ وتی بەڵێ. وتی قەرزەکەت بەو دڕکانەوەیە؟ وتی چۆن؟ وتی ئەوە ئەو دڕکانم لەوێ داناوە، بەیانی و ئێواران ڕانی ئاوایی بەوێدا دێت و ئەڕوا، خوریەکانیان ئەبێ بە دەرکەوە، من لێ ئەکەمەوە و ئەیشۆمەوە و ئەیڕێسم و ئەیکەم بە جاجم، ئەی بەمە بازار و ئەی فرۆشم و ئەیدەم بە پارە، ئەیدەمەوە لە باتی قەرزەکەت. کابرا ئەم کەین و بەینەی زۆر بەلاوە سیر بوو، دەستی کرد بە پێکەنین. باوەنوور لە سەربانەوە خۆی شاردبووەوە کە گوێی لە دەنگی پێکەنینەکەی بوو، ملێکی لار کردەوە و سەیرێکی کابرای کرد، وتی ها سیرکە کە حەقەکەی خۆی دەستکەوتووەتەوە لە خۆشییانە پێکەنیە. کابرایەکی وردە شاتری هەبوو، گونەیان پێوت. ڕۆژێک تووشی کابرایەکی خێڵەکەی خۆیان بوو، پێی وت ئەوە بۆ کوێ ئەچی؟ وتی ئەچم بۆ خزمەتی شێخ. وتی بم وە ساقەت پێی بێژە، نوشتەیەکم بۆ بنیاریە ڕۆحم وە فیاوێ، لەو نوشتانە کە خواوە زەمیلە بۆی ناردگسە خوارووە. وەختی خۆی پیاوێکی تورکمان هەبوو لە کفری، ناوی موسا بوو، سەر بە جەمیلبەگی بابان بوو. بابانەکان و جافەکان تۆزە ناکۆکیەک هەبوو لە بینیانە. داوتبەگی جاف موسا ئەگرێ و تێر و پڕی لێ ئەدات و ئەشێوێ بیخاتە ناو سیروانەوە، خەڵک و خوا لێ ئەپارێنەوە و نایەڵن و کابرا ئەگەڕێتەوە بۆ لای جەمیلبەگ و کارە ساتەکەی تێ ئەگەیەنێ. جەمیلبەگ گلە ئەنێرێ بۆ کەریمبەگی فەتەحبەگ کە برا گەورەی داوتبەگ بوو و ئەڵێ بۆچی وایان لە پیاوەکەم کردووە. کەریمبەگیش وەڵام ئەنێرێتەوە بۆ جەمیلبەگ و ئەڵێ بابە ئێمە لە موسامان داوە کە تورکمانە و سەر بە ئێوەیە، ئێوەش بچن لە کفری لە باتی حەقەکەی خۆتان لە مەردان بدەن کە ئەویش تورکمانە و سەر بە ئێمەیە. کابرایەکی جافی میروەیسی ئەچێتە کفری کە ئەچێتە ماڵەوە خانەخوێکەی ئاوی بۆ دێنن ئەیخواتەوە سارد و خۆش ئەبێ. ئەپرسێ ئەمە چییەوە ساردە؟ ئەڵێن ئاوی شەربەیە. ئەویش کە ئەچێتە بازار و شەربەیەک ئەکڕێ و پڕی ئەکا لە ئاو لەگەڵ خۆی ئەیهێنێتەوە بۆ ماڵی خانەخوێکەی، شەوێ هەڵ ئەستێ ئاوی لێ بخواتەوە کە ئەینێ بەسەرەوە قوڵتە قوڵتی دێ. ئەڵێ ئەی گووی تۆی لێ نەوارێ، خۆ بە تورکی خەریکە جمێنم ئەداتیە، ئاتووە لێم گەڕێت تا ڕۆژ ئەوێتوە، ئێستا لە قاوی ئەم ماڵەم لە دەمایە و لەبەر ئەم ماڵە دەنگ ناکەم، سوەی توێ بتڕێنم وەڕیشی باوکتە، دەوێت باوک با ئێستا تۆ ئەم جمێنانە داوێ؟ بەیانی کە لە شار دەرئەچێ ئەیشکێنێ و ئەڵێ دەبڕۆ دەوێت باوک ئاوات لێەکەم، جمێنم ئەدەیتێ؟ دەروێش ئەحمەد هەبوو، خەڵکی سولەیمانی بوو، لە زمانی تورکدا لە لەشکری جەمال پاشای سەفاحدا ئەسکەر بوو، ڕیش و پەشمێکی بەردا بووەوە. ڕۆژێک جەمال پاشا تەفتیشی ئەسکەرەکانەکە ئەگاتە لای دەروێش ئەحمەد کە لە ڕیزی سەفەکەدایە. ئەوەستێ و دەست ئەبا بۆ ڕیشی دەروێش ئەحمەد و ئەڵێ ئەمە چییە؟ ئەویش دەست بەرز ئەکاتەوە سەلامی بۆ بگرێ کوت و پڕ، دەستەیە قاقەزی قومار لە باخەڵی ئەکەوێتە خوارەوە ئەپەشۆکێ و ئێوێ قاقەز هەڵگرێتەوە کە دانەوێتەوە، قاپێ ئارەقیش هەر لە باخەڵیا ئەبێ، ئەویشی لێ ئەکەوێتە خوارەوە. کە جەمال پاشا ئەمە ئەبینێ، واقی وڕ ئەمێنێ و ئەڕوا. کابرایەکی جەباری دنیا زستان ئەبێ، لەگەڵ کاروانە دێت بۆ کەرکووک،
بەیانی ئەگەنە تەپەلوو بە کاروانەکە ئەڵێ ئێوە بڕۆن تا من نوێژەکەی بەیانیم ئەکەم و پێتان ئەگەمەوە. ئاوی تەپەلوو بەچکە ڕووبارێکە سەرچاوەکەی لە قەرە حەسەنەوە دێت تا ئەگاتە ئەوێ زۆر دوورە، هەر هەوا لێ ئەدا و زۆر سارد ئەبێ. کابرا ئەچێتە سەر ئاوەکە تارەت بگرێت، دنیا ساردە، ئاو بووە بە تەختە کە ئاو هەڵ ئەگرێ و ئەیدا بەخۆیەوە، خۆی لە بەریان ڕاناگرێ و هەڵ ئەبلۆقێتەوە. چەند جارێک ئاو ئەدا بەخۆیەوە هەر نایگرێ، لە ئاخرا ئەڵێ بکەم وە قنگ باوک تۆ، بیگرێ و نەیگرێ هەر ئەم جارەیە. ئەو جارەشی پێوە ئەدا هەر نایگرێ، پاشان هەڵ ئەستێ ڕوو ئەکاتە ئاوەکە و ئەڵێ دەوێت باوک هەر ئەم ساردیەی تۆ بووکەوە تەپەل و لەیلانی کردووە ڕافزی. ئەمە ئەڵێ و ئەڕوا بە شوێن کاروانەکەدا. شێخ ڕەزای تاڵەبانی زەمی کەسێکی کردووە. ڕۆژێک لەو بناری هەڵەبجێ ماڵی وەسمان پاشا هەڵی دابوو. شێخ عومەری بیارە بە میوانی دێت بۆ ئەوێ. شێخ ڕەزاش لەوێ ئەبێ کورگەل ئەچنە بن دەستی شێخ ڕەزاوە کە زەمێکی شێخ عومەر بکە. شێخ ڕەزا هەرچەند ئەکا چەشەی نابزوێ بۆ ئەم زەمکردنە. ئیتر لەبەر هەر شتێک بووە ئەمە شێخ ڕەزا و شێخ عومەر خۆیان ئەیزانن. بەیانی شێخ عومەر ئەیەوێ بگەڕێتەوە بۆ تەوێڵا، وڵاخی بۆ دێنن سواری بێ. شێخ ڕەزا پەلامار ئەدا ئەچێ ئاوزەنگی ماینەکەی ئەگرێ بۆ ئەوە شێخ سوار بێ. شێخ عومەر ئەڵێ قوربان لە دوێنێەوە من هەر لە خەیاڵی تۆدام کەچی تۆ دەستی خۆتت وەشان، هەم سوار بوویت و هەم پێت گرتم. ئامینەخانی کچی قادربەگی کەیخەسرەوبەگی جاف کە ژنی بارانبەگ ئەبێ و بەشی بارانبەگی لە جافە لەو بارانبەگەوە هاتووە، بە سەید فەتاحی جەباری ئەڵێ سەید تۆ چی ئەکەی وا هەر بەم لاو بەولادا ئەسوڕێیتەوە؟ وەرە من بانەبۆرت ئەدەمێ ئاوای کەرەوە و بۆ خۆتیا دانیشە. سەید فەتاحیش ئەڵێ ئامینەخان بانەبۆر پیاوی وەکو بارانبەگی ئەوێ، بەلاتێکی وەکو من ئاوەدان ناکرێتەوە. ئامینەخانیش ئەڵێ دەبڕۆ هەر لات بە. بانەبۆر گوندێک بوو، هی بەگزادەکانی جاف بوو. شێخ هادی شێخ حەسەنی پشدەری چەند قسەیەکی نارد بۆ ڕشتە، لەوانەدا گێڕایەوە وتی کابرایەک ماخۆلانی کەوتبووە سەر ئەوە بچێ لە ئیش و کاری خوا ورد بێتەوە، چونکە گەلێ جار شتی وای بەرچاوە کەوت هیچ نەئەچووە عەقڵیەوە. ئەم کابرایە بەم فەرمانەوە لە دەشتێکدا ئەسوڕایەوە، تووشی کانی و سەراوێک بوو، دارێک لەسەر کانیەکە بوو. ڕۆژ درەنگ بوو لە بندارەکەدا ڕاکشا بۆ ئەوەی تۆزێ بحەسێتەوە، پاشان وتی دیارە شەوم بەسەردا دێت و لێرە ئەمێنمەوە، جڕ و جانەوەر و دڕندەش زۆرە، چاک ئەوەیە بچمە سەردارێک نەوەک تووشی شتێک بم. هەستا چووە سەردارەکە و زۆری پێنەچوو، سوارێک هات ئاو بخواتەوە کە ئاوەکەی خواردەوە، پەریاسکەیەکی زلی پێبوو، لێی کەوت و پێی نەزانی لێیدا ڕۆیشت. تۆمەز ئەم پەریاسکەیە پارەیەکی زۆر بوو، لێی بەجێما بوو کە کابرا لە چاون بوو. کابرایەکی تر دیسان بۆ ئاو خواردنەوە هاتە سەر کانیەکە، پریاسکە پارەکەی بەرچاو کەوت، پارەی هەڵگرت و لێیدا ڕۆیشت. دوا بە دوای ئەو شوانێک ڕانەکەی دابووە پێش و ڕانی هێنا بۆ سەرکانی بۆ ئاوی بەیانی. تەماشای کرد، سوارەکە بە پڕتاو گەڕایەوە بۆ سەرکانیەکە و ڕۆی کردە شوانەکە، وتی کابرا پریاسکەیەکم لەسەر ئەم کانیە لێکەوتووە و بێجگە لە تۆ کەسیش نهاتووەتە ئێرە، پریاسکەکەم پێ بدەرەوە. کابرای شوانە وتی باوکم وەڵڵاه نەمدیوە، گەڕم لێ لادە. لەم قسەیەک و لەو قسەیەک کابرای سوارە دای لە شوانەکە و شوانی کوشت و ڕان بێ شوان مایەوە و ئەویش بۆ خۆی لێیدا ڕۆیشت. کابرا کە لەسەر دارەکە بوو لەم ئیشە زۆر سەری سوورماوتی ئاخر خوایە، من ئەڵێم ئیشەکانت هیچیان لە شوێنی خۆیان نییە، کەچی بەندەکانت پێم ئەڵێن کافر بووە. ئاخر یەکێکی تر پارەکەی هەڵگرت و بێ ئارەق بۆی دەرچوو، ئەو شوانە هەژارە چ سوچێکی هەبوو وا بە خۆڕایی بە کوشتنتدا. ئەم لەم خەیاڵ و قسەکردانەدا بوو کت و پڕ پیاوێکی ڕیشسپی نورانی پەیدا بوو، هاتە بندارەکە و سەری بەرز کردەوە، وتی کابرا دابەزە. کابرا لە ترسانە بەنیوە یانێکەوە دابەزی.
ئەمجا پێی وت دیارە تۆ لەم ئیشە زۆر سرت سوڕماوە. وتی ئەرێ وەڵڵا قوربان، ئاخر ئەمە ئیشە خوا کردی؟ قەزای دێزە بکەوێ لە گۆزە ئەمەیە؟ خاڵەی نورانی وتی کەواتە با من تێت بگەێنم. وتی ئەم کابرایە کە هات پارەکەی هەڵگرت، ئەو پارەیە 100 لیرە بوو. وەختی خۆی ئەم کابرای سوارە 100 لیرەی بە زۆر لەو کابرایە سەندە بوو، پێی نەئەدایەوە. هەرچەند کابرا هاواری ئەکرد کەڵکی نەئەگرت. کە هاتە سەر کانیەکە سەیری کرد 100 لیرە کەوتووە، نەشی ئەزانی هیکێیە، هەڵی گرت و لێیدا ڕۆیشت، بە پارەی خۆی گەیشتەوە. ئەم شوانش کە تۆ ئەیبینی وا لەوێ کەوتووە و تۆ لات وایە بە ناحەق کوژراوە، ئەمە وەختی خۆی باوکی ئەو سوارەی کوشت بوو. سوارەکەش نەی ئەزانی کەوا ئەم باوکی ئەوی کوشتووە، بە ناوی پارەوە لێیدا و کوشتی. ئەمانە هەر یەک بە تۆڵەی خۆیان گەیشتنەوە بەبێ ئەوەش پێ بزانن. ئەوی یەکێک بکوژێ هەر ئەبێ بکوژرێتەوە، ئەوی زوڵم و جەور لە یەکێ بکە ئەبێ لە ئاخرا بیداتەوە دەست. زۆر لێکرا و حەقی ناڕوا و زاڵمیش ئەبێ جەزای خۆی ببینێ. ئەمە بوو کارە ساتی ئەمانە. ئیتر بچۆرەوە ماڵی خۆت و دانیشە و خوا هەر ئیشێکە ئەیکا هەمووی لە شوێنی خۆیایە و هیچ ئیشێکی بێ مەسلحەت نییە. کابرا کە ئەمەی چاو پێکەوت، ئیتر تۆبەی کرد و لەو خەیاڵە پاشگەز بووەوە و چووەوە ماڵی خۆی. میمکە پانێ هەبوو باشکی و لە عەشیرەتی جاف بوو. کوڕێکی هەبوو مەلا سەعیدی ناو بوو. مەلا سەعید لە بنکەی بنەبەراز لەو دیوی هەردەوە بوو بەلای پێوازەوە. ئەو مەلا سەعیدە ڕادیۆیەکی باتری ئەبێ، ڕۆژێک میمکە پانێ ئەچێ بۆ لای مەلا سەعیدی کوڕی ڕادیۆکەش لەسەر ئێزگە کوردیەکەی و گۆرانی کوردی ئەڵێ. هەڵەستێ ئەچێ بۆ دەرەوە ڕادیۆکە داناخە، ئەوە ڕادیۆ گۆرانی ئەڵێ و میمکە پانێ بەلایەوە دانیشتووە. زۆری پێ ناچێ میمکە پانێ تااقەتی ئەچێ و ڕوو ئەکاتە ڕادیۆکە و ئەڵێ باوکم مەلا سەعید چووەتە دەرەوە، منیش پیر بووم، ئەوەندە تااقەتم لە گۆرانی نییە، ئەگەر بە زەحمەتی نازانی بی و ڕۆ. ڕادیۆ دیارە هەر گۆرانی خۆی ئەڵێ. دیسان میمکە پانێ پێ ئەڵێ برام پێم وتی مەلا سەعید لە ماڵەوە نییە و منیش گۆرانیم گەرەک نییە، بی و ڕۆ. هەر کەڵکی نابێ ئەیڵێ، ڕووی تێ ئەکاتەوە و ئەڵێ کاورە تۆ چەنەباز و چەقاوەسووی، من ئێژم گەرەکم نییە، تۆ هەروە زۆر دەنگی خۆت ئەفرۆشی. ئەمە ئەڵێ و هەڵ ئەستێ هەچ نوێنێکیان ئەبێ ئەیهێنێ ئەیخاتە سەر ڕادیۆکە و ئەڵێ وە کەلام ئێستا خەفەت ئەکەم. ڕادیۆ هەر دەنگی دێت. ئەمجا ئەڵێ دەوید باوک تۆ دیارە ئێژی بەچکە دۆمی تا لێت نەدەم ئاقڵ ناوی. پەلاماری گاڵۆکێک ئەدات، دێنێ نوێنەکان لا ئەدا و ڕادیۆ ئەداتە بەر گاڵۆک، ورد و خاشی ئەکا و ئەمجا کە ئەشکێ ئیتر بێدەنگ ئەبێ. ئەڵێ دەوید باوک تا خۆتت وەلێدان نەدا لە چەنەبازی نەکەوتی. پاش ئەوە مەلا سەعیدی کوڕی دێتەوە ئەڵێ دایە ئەوە کوا ڕادیۆکە؟ ئەڵێ ڕۆڵە ئەم کابرایە زۆر بێفەڕ و چەنەوازە، هەرچەند پێم وت برام من حەز لە گۆرانی ناکەم، ئەو هەر وازی نەهاورد. لە ئاخرا دامە بەر تێڵاو ئەو وەختە بێدەنگ بوو، زانیم بەچکە دۆمە تا لێدان نەخوا بێدەنگ ناوێ. مەلا سەعید کە ئەچێتە سەر ڕادیۆ سەیرەکا ورد و خاش بووە بەسەر یەکە، ئەڵێ خوا بتگرێدایە بۆ ئیشێ کردت. مەلایەک لە کۆڕێکە وەعزی ئەداوتی کاتێک کە حەزرەتی ئیبراهیم هات، حەزرەتی ئیسماعیلی کوڕی سەربڕێ، هەرچی مەلایکە هەبوو نەبوو کەوتنە پارانەوە و پاشان خوا بەرانێکی نارد بۆ حەزرەتی ئیبراهیم و لە باتی حەزرەتی ئیسماعیل کردی بە قوربانی. جا ئێستا هەر کەس قوربانی بکە وەکو ئەو قوربانیەی حەزرەتی ئیبراهیمە. کابرایەک لە کۆڕی وەعزەکە دانیشتە بوو هەستا وتی ئەوە تۆ یەژی چی؟ خوا ئەو گشت مەلایکە کەوتە پارانەوە تا بەرانێکی لە دەست بووەوە، ئێستا من وە قسەی دەم هەڵپچراوێکی وەکو تووە تێرم ئەو مەڕە پەرەفرە خاسەم ئەەکەم وە قوربانی، دەبکەم وە قنگ دایک ئەو کەسەوە کەوە گوێت بکە. کابرایەک لەو دەشتی دزەییە بلامانێ هاتبوو بەسەر یا مانگایەکیان هەبوو، مانگاکەی گابوو. پاش ماوەیەک مانگاکە ئاوز بوو
دیارە گای لێ پەڕی بوو. کابرا 2-3 کوڕی هەبوو، زۆر خۆشییان بوو. هەموو جار ئەیانوت باوە ئیشەڵڵا مانگاکەمان گۆلەکە مێچکەیەک دێنێ. کابراش زۆر ترسی لێ نیشتە بوو، ئەیوت کوڕم هەر گولەکە بێ قەی ناکە. کابرا ترسی ئەوەی هەبوو لە باتی گوێرەکە بەچکە ئینسانێک بێنێ. کابرایەک هەبوو، 2 ژنی هەبوو، ژنەکان لە بین خۆیان ناوەکو هەموو هەوەیەک تێکچوون. دەستیان کرد بە جنێودان بە یەک. ڕۆژێک ژنێکی تر لە یەکێ لەو هەویانەی پرسی ئەرێ خوشکێ تۆ مناڵت هەیە لە مێردەکەت؟ وتی من 7 کوڕم هەیە. هێندووکە پەنجەشی بۆ بەرز ئەکردەوە. وتی ئەی هەوێکەت؟ وتی ئەو یەکێکی هەیە ئەوەندەی خرسێکە، باوەشی بۆ ئەگرتەوە وەکو یەکێ وێنەی بکێشێ. کابرایە کوڕێکی نالەباری بێگوێی هەبوو، زۆر لێی ناڕازی بوو. ڕۆژێک لە لای دۆستێکی خۆی دەستی کرد بە دەردەدڵکردن لە دەست کوڕەکەی و پێی وت بەڵکو تۆ نەختێ ئامۆژگاری بکەی. ئەویش وتی برام کوڕەکەت زۆر بێگوێ و لاسارە، ئامۆژگاری پیاوی شێت نەبێ بە گوێی ناچێ. باوکەکەش وتی ئای بە قوربانت بم، ئاخر بۆیە منیش بە تۆ ئەڵێم. لەو مکریانە مەلایەک هەبوو، مەلا یاروەلی ناوبوو، موریدی شێخی بورهان بوو. پیاوێکی هەتا بڵێ بەدین و لەخوا ترس بوو. لە دێی گڵۆڵان بوو لە لای پیرۆت ئاغای گەورە. خمەجوو هەبوو، ئەویش هەر لە گڵۆڵان بوو. ڕۆژێ پیرۆت ئاغا 200 تمەن لە خمەجوو ئەستێنێ بە ناوی جەریمەوە. خمە دێ بۆ لای مەلا یاروەلی کە بچێت بۆ لای ئاغا و تکای لێ بکە پارەکەی بداتەوە. مەلا یاروەلیش بە ماوەی ئەو ژیانە پان و درێژەی ڕووی نەکردوەتە ماڵی پیرۆت ئاغا. بەلایەوە وابوو ئەگەر بەبەر سێبەری حەوشەکەیە تێپەڕێ ئەچێتە جەهەندەم، چونکە ماڵی ئاغای هەمووی بە حرام ئەزانی. هەموو کەس ئەمەی بەرامبەر بە مەلا یاروەلی ئەزانی. مەلا یاروەلیش بە خمە ئەڵێ خمە تۆ ئەزانی من ناچم بۆ ماڵی پیرۆت ئاغا، بەڵام باشە ئەگەر هاتە ئێرە پێی ئەڵێم بداتەوە. خمەش ئەڵێ مامۆستا ئەوە تۆ ئەڵێ چی؟ بە حەزەتی موسا هەتا 2 سەعاتی تر هەمووی ئەکا بە قومار و شاییەکی لا نامێنێ. خمە زۆر ئەڵێ و مەلا یاروەلی کەم ئەبیستێ، هەر ئەڵێ با بێتە ئێرە پێی ئەڵێم. لە ئاخرا خمە پێ ئەڵێ مامۆستا ئەگەر بچیت بۆ لای ئاغا و ئەو پارەیەم بۆ بستێنیتەوە دوعات بۆ ئەکەم بچیتە بەهەشت. مەلا یاروەلی سووک و باریک بەبێ قسە هەڵ ئەستێ و ئەچێ بۆ ماڵی پیرۆت ئاغا. پیرۆت ئاغا لە خۆشیدا پێی ناکەوێتە عەرز، چونکە تا ئێستا مەلا یاروەلی نەچووەتە ماڵی. مەلا یاروەلی بۆ پارەکەی خمە چوو پێی ئەڵێ ئەویش بەبێ قسە هەر 200 تمەنەکە خێرا بە پیاوی خۆیان ئەنێرێتەوە بۆ خمە و پێ ئەدەنەوە. ماوەیەکی پێ ئەچێ شێخی بورهان ئەمە ئەبیستێتەوە کەوا بەو جۆرە مەلا یاروەلی چووەتە ماڵی پیرۆت ئاغا و ئەشیزانی تا چەند ئەندازە مەلا یاروەلی لە خواترسە. ئەنێرێ بە شوێنیا و ئەیهێنن، لێ ئەپرسێ مەلا یاروەلی بیستومە، خمە جوو وتوویە دوعات بۆ ئەکەم بچیتە بەهەشت، بچوە ئەو پارەم لە پیرۆت ئاغا بۆ بستێنەوە، ئەمە ڕاستە؟ ئەویش ئەڵێ بەڵێ قوربان ڕاستە. ئەڵێ جا چۆن تۆ بە دوعای جوو ئەچیتە بەهەشت؟ مەلا ئەڵێ قوربان ئەوەندە دڵم بە بەهەشتەوەیە ئەڵێم بەڵکو تەنانەت دوعای جوویشم بۆ بکەوێتە کار و هەر بەو شەرتە بیبینم. لە دەوری عەبدولحەمیددا عەبدولحەمید فەرمانی دابوو کە فەلە نەیەڵن یا بیان کوژن یا موسڵمان بن. کوردێک تووشی فەلەیەکی دراوسەی خۆیان ئەبێ لولەی تفەنگی لێ ڕائەکێشێ و ئەڵێ کوڕە کافر موسڵمان بە ئەگینەعەت کوژم. ئەویش ئەم ئەناسێ ئەڵێ برا ئێمە دراوسێ بووین و ناسراوی یەکین چۆن ئەم کوژی؟ ئەویش هەر ئەڵێ کوڕە کافر ئەگەر ئەتەوێ نەتکوژم موسڵمان بە. ئەویش ئەڵێ باشە موسڵمان ئەبم، بەڵام تۆ خۆت ئەزانی من فەلەم نازانم بڵێم چی. ئەوە ئەمیش لولەی تفەنگی لە کارایە هەر ئەڵێ موسڵمان بە ئەگینەعەت کوژم. ئەویش هەر ئەیوت ئاخر نازانم بڵێم چی. ئەمجا کەوتە ئێرە کابرای کوردە وتی ها وەڵڵاه نازانم بڵێیت چی.
مەلا ڕەشیدێکی چیچۆرانی هەبوو لە سەگ زۆر ئەترسا. پیان وت تۆ چەند فێڵ ئەزانی کە خۆت لە سەگ ڕزگار بکەی. وتی زیاتر لە 100 فێڵ ئەزانم، بەڵام ڕاستی چاکترینیان ئەوەیە نە من چاوم بەو بکەوێ نە ئەو چاوی بە من بکەوێ. نوێژ بە جەماعەت ئەکرا. کابرایەکی کەڕ لە تەنیشت کابرایەکەوە ڕاوەستا بوو کە بۆنی دەمی ئەهات. کابرای دەمبۆگەن سەری نابەلای کابرای کەڕەوە وتی لام وایە ئیمامەکەمان سەهوویەکی کرد لە نوێژەکەدا. کەڕەش وتی بەڵێ بەڵێ تسێکی کەند. شێخ حەمامینی مەولانایی هەبوو وتی لەو کوێستانەی لای ئێمە کابرایەکی جاف ڕێوی قەپی لێگرتە بوو. هاتە لام لە ڕووی نەئەهات بڵێ ڕێوی قەپی لێگرتووم. وتی یا شێخ سەگی ئەو ماڵە گۆرانە گرتمی نوشتەیەکم بۆ بکە. وتی کە دەستمدا بە نووسینی نوشتەکەوە وتی تو خوا یا شێخ بڕێ لە نوشتەی ڕێویشی تێخە. ئەو سەردەما کە ماین سواری باوی هەبوو، هەندێک کەس لە سولەیمانی ئێواران ئەسپی چاکچاکیان ئەرازاندەوە و ئەچوون لەو دەشتی کانێسکانە مەیدانجاڕی و غارغارانیان ئەکرد. عەلی برزۆ هەبوو قەساب بوو. هەر لە خۆی ئەهات ماینی کەحێلە بڕازێنێتەوە بە ڕەخت و خشڵی زێوین و خۆیشی چەفتەی سوورمە و مشکی تێکەڵاوکاو لە سەری ببەستێ و لە ناوەڕاستی زینەکەدا وەکو سنگ بچەقێ. ئێوارەیەک ئەم عەلی برزۆیە لە کاتی غارغارێنە لە مەیدانجاڕیدا پێش هەموو سوارەکانی تر کەوت. عەزیز بەگ هەبوو لەو لاوە دەستی کرد بە هەڵپەڕکێ و پێکەنین و خۆشی خۆشی. پێیان وت بۆچی وا خۆشی خۆشیتە؟ بۆ ئەسپەکەی عەلی برزۆ هی تۆیە؟ وتی ناوەڵڵا، بەڵام لە غاوی ئەسپەکەی من بۆم دروست کردووە. کابرایەکی مەنگوڕ هەبوو بەکری ناو بوو، لەبەر ئەوە دڵتەڕ بوو هەموو جۆرە قسەیەکیان لێوە ئەکرد. ڕۆژێک مەلاکەیان پێ ئەڵێ مام بەکرد ئەوە کەوتیە ناو ساڵەوە، ئیتر ڕوو بکەرە خوا و تەوبە بکە، بچۆ حەجێکیش بکە با خوا هەموو گوناهێکت بشواتەوە. ئەویش وتی مامۆستا ڕوو لە خواکردن باشە و هەمووی ئەکرێ، بەڵام بۆ حەجەکە پارەم نییە. مامۆستاش وتی تۆ هەر خۆتیت کەست بە شوێنەوە نییە، خانوویەکت هەیە بیفرۆشە و بە پارەکەی بچۆ حەج بکە. ئەویش وتی کە ئەچم بۆ حەج یا دێمەوە یا لەوێ ئەبم، ئەگەر هاتمەوە لەکوێ دانیشم، ئەگەر نەهاتمەوە خوا پێم ناڵێ هەی کەری کوڕی کەر سەگ باب، خانووی خۆتت فرۆشتووە و هاتووی لە قنگی خانووی منە دانیشتووی، یاڵا بۆ دەرەوە. مامۆستا ئیتر دەمی بوو بە تەڵەی تەقی و حەمەکەر هەبوو خەڵکی کاژاو بوو لە سەفەر بەرلکەکەدا قافیان کرده بوو. بەوە بۆ خۆی بردبوویەوە سەرزابتەکەی کە پێی ئەوت بچۆ بۆ شەڕ ئەیود ئەفەندی وەڵڵاه ئەوانە کە تۆ ئەڵێ دوژمنن و من بچم بۆ شەڕیان، نە من کەسیان ئەناسم و نە ئەوانیش کەسیان من ئەناسن، ئیتر ئەم دوژمنایەتیە لەکوێ بوو تا من بچم شەڕیان لەگەڵ بکەم. ژنێک مناڵێکی لە باوەش بوو ئەگریا، ئەمیش هەر لەگەڵی خەریک بوو ژیر نەئەبووەوە. کابرایەک لەوێ بوو ویستی ژیری کاتەوە دەستی ئەدا بە پشتیا و ئەیوت ژیر نەبیتەوە هەڵ ئەستم دایکت ئەگێم. مناڵە هەر ژیر نەبووەوە، ژنە وتی بڕوا ناکە تا بە چاوی خۆی نەیبینێ. ژنێک جارێک ئەچێتە لای قازیەک شکات لە مێردەکەی ئەکا، ئەڵێ من هێشتا لە سەر هەڕەتم و ئەم مێردەم حەقی خۆمم ناداتێ. قازی ڕوو لە پیاوەکە ئەکاو ئەڵێ برام تۆ ئەڵێ چی؟ ئەڵێ قوربان من ئەوەی لە تاقەت مابێ درێغی ناکەم. ژنە ئەڵێ من شەوێ لە 5 جار کەمتر قایل نابم. قازی ئەڵێ برا تۆ چی ئەڵێ؟ ئەڵێ بەخوا قوربان جەنابی قازی من لە 3 جار زیاترم پێ ناکرێ. قازی ئەڵێ شتێکی زۆر سەیرە، هیچ داوایەک نەبوو بکەوێتە لای من، عەزیەتێکی بۆ من تیا نێڵنەوە. بڕۆ دایکم بڕۆ، دووەکەی تر با لە ئەستۆی من بێ. ژنێک هەبوو خات و سەمەنی ناوبوو، لەگەڵ مێردەکەیە لەسەر ئیشی شەرعی تێکچوون و مێردەکەی هەڵگرت چوون بۆ لای قازی شار بۆ شکات. ژنە وتی جەنابی قازی ئەم مێردەی من تا هەتیوی دەستکەوێ لەگەڵ منە نانوێ. پیاوەکە وتی قوربان درۆ ئەکاوان نییە.
قازی تۆزێ ڕاما و بە کابرای وت ئابێنە دەعباکە تاقی بکەمەوە بزانم وایە یاوا نییە. کابرا نایە مستی قازی، قازیەکە هەتا بڵێ ناشرین بوو. دەعباکەی کابرا هەر لوتی دائەژان. ژنە وتی قوربان ئەوە ئەگەر سنگیش بێ ئەو سەر و ڕوومەتە جوانەی جەنابەت ببینێ ئەبێ بە بەلەک. قازی فەراشێکی زۆر جوانی هەبوو. ژنە وتی ئەمر بکە با ئەو فەراشە بیگرێ و تاقی بکاتەوە. قازی ناچار ئەمری کرد بە فەراش. کابرا هەر کە نایە مستی فەراشەکەوە دەعباکەی وەکو حەیتەی لێهات. اینجا قازی وتی یا فاسق ژنی خۆت بەرەوە و تەماع مەکەرە فەراشی قازی. ئەحەی کوڕنوو جارێک ئەچێ بۆ ئەو شارباژێرە بۆ مێوژە ڕەشکە کڕین لەو لاوە بە شارە زۆردا دێتەوە ئەگاتە موان. لەوێ پیرەژنێک بەرۆکی ئەگرێ و ئەڵێ تۆ حەکیمی ئەڵێ ئەڵێ بە قوربانت بم سەرسنگم خیزەی لێوە تێ ئێژن لەرخە لەرخی مردن ئاس ئەترسم ئەمە ئەو لەرخەیە بێ. لەرخەی مردن چییە؟ ئەویش ئەڵێ کچێ مەترسە لەرخەی مردن تڕی پێ نەگەیشتووە. ژنێک هەبوو مێردێکی زۆر ناقۆڵا و بزەنی هەبوو ناوی شاپڵنگ بوو. ڕۆژێک ژنەکە شاپڵنگ هەڵ ئەگرێ و ئەچێتە لای قازیش کاتی لێ ئەکا ئەڵێ جەنابی قازی من لە بەردەست ئەم کابرایەدا هیچم پێ ناکرێ و تەنگ هاتووم بەدەستیەوە ڕێگایەکمان بۆ دانێ. قازی بۆیان ئەبڕێتەوە لە شەوێ 5 جار زیاتر نەچێتە لای. شاپڵنگ چارناچار ڕازی ئەبێ و ئەگەڕێتەوە. کە ئەگەنە بەر دەرگا شاپڵنگ ئەگەڕێتەوە و ئەڵێ قوربان جەنابی قازی لێی بپرسە بزانە ئەبێ بە قەرز بەرکوڵ و مەرکوڵی لێ بستێنم. قازی لە ژنە ئەپرسێ و ژنە ئەڵێ قەیدی نییە و ئەچنەوە. بەشێکی شەو ئەڕوا و ناڕوا ژنە هەڵدێت و ئەڕوا بەو شەوە قاپی ماڵی قازی ئەگرێ بە کۆڵەوە ئەڵێ قوربان جەنابی قازی ناتوانم هەڵی بگرم هێشتا بەشێکی ئیمشەو نەڕۆیشتووە و حەقی 5 شەوی بە قەرز لێ سەندوم ئەمە بێجگە لە بەرکوڵی سەر ئێوارە. قازیش ئەڵێ دایکم ئیشەکەی ئێوە پێچەوانەیە ئەگەر پێچەوانە نەبوایە من خۆم چارم ئەکرد بەڵام ئێستا بڕۆ قەرز 2 ماڵ ئاوەدان دەکاتەوە ئەمە لە حەدیسی شەریفدا هەیە. جارێک لە سولەیمانی شێخ محەممەدی بەرزنجی لە مزگەوتی گەورە وەعز ئەدا ئەو ڕۆژە کۆڕی وەعزی گەرم ئەبێ. شێخ مەحموودی حەفید و سەینووری نەقیبیش لە کۆڕەکەدا ئەبن. وا ڕێکەوتە بوو وەعزی ئەو ڕۆژە لەبارەی لەواتەوە بوو. شێخ محەممەد ئەڵێ هەر کەسە مناڵێکی خراپ کردبێ ڕۆژی قیامەت مناڵەکە ئەبەستن بە گردنی ئەو کەسەوە و ئەبێ بەو جۆرە لەسەر پردی سیرات بپەڕێتەوە. سەینووری نەقیب کە گوێی لەم وەعزە ئەبوو خوڕخوڕ ئاو بە چاوی ئاهاتە خوارەوە. شێخ مەحموود لە تەنیشتیەوە بوو کە سەیری گریانەکەی کرد وتی خاڵە سەی مەگری تۆیش ئەو ڕۆژە بە پیادە نامێنیتەوە. سەینووری لە گریان وەستایەوە وتی یا شێخ لێرەشا واز لەم قسانە نایەنی. لە دیاربەکر پیاوێک هەبوو حیفۆی ناوبوو. ئەم حیفۆیە پیاوێکی دەوڵەمەند و بەدەسەڵات بوو. دز و درۆزن زۆر تەمایان تێ ئەکرد بەڵام بۆیان ڕێ نەئەکەوت. وەکو دەوڵەمەندیەکەی ناوبانگی دەرکرد بوو قایم کاریەکەشی بەو جۆرە ناوی دەرکرد بوو. ڕۆژێک دەستە دزێکی کوڕووکاڵدا ئەنیشن و ئەم باسی قایمکاری حیفۆیە دێتە ناوەوە کە کەس ناتوانێت دزی لێ بکە. یەکێک لەوانە گرەو ئەکا لەگەڵ ئەوانی ترا کە ئەگەر بچێت و دزی لێ بکە بەرامبەر ئەوە ئێمەش شتت ئەدەینێ. لەسەر ئەم بڕیارە لە یەک جیا ئەبنەوە. شەوێ کابرای دز ئەچێ بۆ ماڵی حیفۆ ئەتوانێ بچێتە ژوورەوە. حیفۆ لێی بە ئاگا دێت بە بێ چرپە هەڵ ئەستێ دێ ئەم دیوی دەرگاکەی لێ ئەگرێ و دەرگاکەی لێ پێوە ئەدا. دزا لە ژوورەوە ئەمێنێتەوە پاش ماوەیەک حیفۆ پیاوێکی لا ئەبێ سمۆی ناو ئەبێ. دزەکە ئەزانێ ئەو پیاوەی لا هەیە و ئەیناسێ بەڵام ئەو شەوە لە ماڵ نابێ و حیفۆیش ئەزانێ کە لە ماڵ نییە. با دەست ئەنقەس بانگ ئەکا سمۆ سمۆ. دزە بۆ ئەمە شوێنی خۆی ون بکا و ڕێگەیەک بۆ دەرچوون بدۆزێتەوە خۆی ئەکا بە سمۆ و ئەڵێ بەڵێ دنیاش تاریکە. حیفۆ ئەڵێ ئاوەرە تۆزێ قاچم بشێلە.
دزە دێت و دەست ئەکا بە قاچشێلانی حیفۆ. دزە دەست و پەنجەیەکی نەرمی ئەبێ لە هی سمۆ نەرمتر. حیفۆ دەعباکەی ڕاست ئەبێتەوە ئەڵێ ئاسمۆ وەرە پشت هەڵکە و لە کۆشی خودانی خۆت دانیشە. دزە هەر بۆ ئەوە پێ نەزاندرێ کە دزە چار ناچار وا ئەکا. حیفۆیش چار ناچار وای لێەکە. پاش ماوەیەک دیسان حیفۆ ئەڵێ ئاسمۆ وەرە کۆشی خودانی خۆ. ئەویش ئەچێ و ئەمیش ئەبێ. بە گشتی 5 جار وای لێ ئەکا. حیفۆ بارگیرە لەڕێکی لاوازیان لە ماڵە ئەبێ بۆ جاری شەشەم بانگ ئەکا سمۆ ئەڵێ بەڵێ ئەڵێ بچوو ئاوی ئەو بارگیرە بدە. دزە ئەچێ دۆڵکە ڕائەهێڵێتە بیری ئاو پێ هەڵێنێ بەڵام دۆڵکە دراوە حتا ئەیکێشێتەوە سەر بە حاڵ تۆزی ئاوی تیا ئەمێنێ ئەیدا بە بارگیر. بارگیر هەر بە زمانیشی ناکەوێ بە ناچاری دائهێڵێتەوە بیرەکە و جارێکی کە سەری خاتەوە. ئەمیش نازانێت دۆڵکە دراوە بەم جۆرە چەند جار ئەم دۆڵکەیە ئەخاتە بیرەکە و هەڵی ئەکێشێتەوە و بارگیر هەر تێر ناخواتەوە. کە ئەگاتە ئەم شوێنە حیفۆ گۆیە خەو لە خۆی ئەخا. دزە بە دەرفەتی ئەزانێ بۆی دەرئەپەڕێ و دەرئەچێ. کە دێتە دەرەوە سەیرەکە وا دەستە دزێکی تر خەریکن دیواری ماڵەکەی حیفۆ ئەکەنەوە بۆ ئەوەی بچن شتێک بدزن. ئەڵێ کوڕە ئەوە خەریکی چین ئەزیەتی خۆتان مەدەن. ئەم ماڵە هیچی تیان نییە و تەنها دووشت نەبێ. پیاوێکی قورم ساغی تایە ئەڵێ ڕۆنی مەیمونی خواردووە لەگان تێر ناخوا. ماینە قۆڕێکیشی تایە ئەڵێ ئاو بەنیەتی لە ئاو تێر ناخواتەوە. ئیتر بۆ کوێ چن؟ تازە شەمەندەفەر داهاتبوو بێجگە لە زەلامەکە هەرگیان لە بەرێکی تر بخرایەتە شەمەندەفەرەوە ئەبوایە خاوەنەکەی پارەی لەسەر بدایە. کابرایەکی کوردی خەڵکی ئەو دەوروبەری لەیلانە سواری شەمەندەفەر ئەبێ کە بچێت بۆ بەغدا. کەڵە شێرێکی پێ ئەبێ. ئەگەر کەڵە شێرەکە بە ئاشکرا لەگەڵ خۆی بەرێ ئەبێ پارەی لەسەر بدا. ئەویش ئەو پارەی نابێ بیدا. ناچار کەڵە شێرەکە ئەخاتە ناو دەرپێکەیەوە و لەوێدا ئیشارێتەوە. کە لە ناو شەمەندەفەرەکەدا دائەنیشن بەڕێکەوت پیرەژنێکی ئەنکاوەیی هەندێک پەنیری پێ ئەبێ و لە تەنیشت ئەم کابرایەوە دائەنیشێ. کابرا کونێک لە ئاستی نافەکی دەرپێکەیدا ئەبێ. کەڵە شێرەکە هەموو جار لە کونەکەوە سەردەردێنێ و دەنووکێک لە پەنیری پیرەژن ئەدا و سەر ئەباتەوە ناو دەرپێکە. ئیتر بە تەواوی بە پەنیرەکە فێربوو بوو. لە ئاخرا پیرەژن پێ ئەزانێ و تەماشا ئەکا ئەوە هەر جارە لە ناو لنگی ئەم کابرایەوە شتێکی سەرسوور دێتە دەرەوە و تۆزێ لە پەنیرەکەی ئەبا و ئەگەڕێتەوە دواوە. زۆر واقی وڕ ئەمێنێ. تەنانەت ئەم واق وڕمانەی ئەم سەرنجی کابرا ڕائەکێشێ و ئەڵێ ئەوە وا بە کوڵ سەیری چی ئەکەی؟ کابراش بە حاڵەکە نازانێ. ژنەکە ئەڵێ بەخوا برا گەلێ کێرم دیوە بەڵام تا ئێستا کێری پەنیر خۆرم نەدیوە. کابرایەکی موکریانی ئەچوو بۆ بیجار لە نزیک شارەکەەوە تووشی کەروێشکێک بوو گرتبووی و بردبوویەوە ناو شارەکەەوە و لەوێ بردبوویە بازاڕەکەەوە بیفرۆشێ. ئەوانیش بێزیان لە کەروێشک دێتەوە. بە هەر جۆر بوو کابرایەکی سونی مەزهەبی لێ پەیدا بوو بۆ کڕینی. هەر شتێک لەو شارە بفرۆشرایە ئەبوایە ڕەسمی حکوومەتی لێ بدرایە. قۆچانچی ویستی لە قۆچانەکەدا ناوی ئەم کابرایە بنووسێ. لە دەڵاڵەکەی پرسی ناوی چییە؟ وتی ئەبوو بەکر. پرسی ئەی ناوی باوکت چییە؟ وتی عومەر. وتی ئەی ناوی باپیرت؟ وتی عوسمان. کابرای قۆچانیش هەروە سەیریانی دەکرد. لە ئەنجامدا بە دەڵاڵەکەی وت ئەم درێژدا دڕیەی ناوێ چی بنووسم؟ دەڵاڵەکە وتی هیچ ئەمە گوویەک بوو خواردی بنووسە خاوەنی کەری دێز. کابرایەکی مەراغەی شیعە ڕێ ئەکەوێتە سابڵاغ. لەوێ ئەچێتە مزگەوتی سوور سەیرەکە ناوی هەر چوار خەلیفەکە بە خەتێکی جوان و مەرەکەبێکی ڕەش لەسەر پاچە کاغەزێک نووسراوە و کوتێنراوە بە دیواری مزگەوتەکەدا کە ئەمە ئەبینێ زۆری پێناخۆش ئەبێ. لە هەلێک ئەگەڕێ کە بیان کوژێنێتەوە. بۆی ڕێ ئەکەوێ مزگەوتەکە چۆڵ ئەبێ. ئەمیش بە پەلەپەل ئەچێ بە تف
ناوی هەر سێ خەلیفەکە بکوژێنێتەوە و تەنها ناوی عەلی بێڵێتەوە، بەڵام لەبەر ئەوەی ئەترسێ و بەپەلە ئەبێ لە باتی ئەوە ناوی ئەوان بکوژێنێتەوە کەچی ناوی عەلی ئەکوژێنێتەوە. جا لە پاشا کە سەیری ئەکرد و تازە بۆشی نەکرا کە چاری بکە ئەیوت لە تەنیشت ئەوانەوە دانیشی ئەبێ ئەوە سزاد بێت و ئاوات بەسەر بێ. ساڵێک سالاروددەولە ڕووی کردبووە کوردەواری بەو نیازەی کوردەکان یارمەتی بدەن و تاج و تەختی ئێران وەربگرێتەوە. ڕێ ئەکەوێتە گەرمیان ماڵی کەریم بەگی فەتاح بەگ ماوەیەک لەوێ ئەمێنێتەوە. ڕۆژێک لەگەڵ کەریم بەگ و ئەوانە ئەچن بۆ ڕاو سەر لە ئێوارە لە یەکدا ئەبڕێن. سالاروددەولە لەو دەشتەدا شەوی بەسەردا دێت تاقە ماڵێکی جاف لەو ناوەدا ئەبێ شەوێ ئەچێتە ئەوێ. کابرای جافە چی بۆ ڕێک ئەکەوێ بۆی دائەنێ، ئەمیش هیلاک ئەبێ ئاو زۆر ئەخواتەوە. یەکەم جار داوای ئاو ئەکا ئاوەکە ئەخواتەوە ئەڵێ من یەکێ لە پیاوەکانی سالاروددەولەم. جاری دووەم کە ئاوی بۆ دێنن ئەیخواتەوە ئەڵێ من یەکێ لە پیاوە گەورەکانی قاجارم. جاری سێم کە ئاوی بۆ دێنن ئەیخواتەوە و ئەڵێ من خۆم سالاروددەولەم. کابرای جافە ناوی سالاروددەولەی بیستووە نایناسێ، ئیتر ئەگاتە تینی و ئەڵێ جاری یەکەم کە ئاوەکەت خواردووە وتت پیاوی سالاروددەولەم، جاری دووەم وتت یەکێکم لە پیاوە گەورەکانی قاجار، جاری سێیەم یەژی سالاروددەولە خۆیم. ئەم جارە بیخۆی تۆ داوای خوایی یەکەی وە کەلام من و خوا لە ماڵێکەوە پێکمانەوە نامان کرێ دەوید باوەک ئیتر لەسەری مەڕوە. کە ئەکەوێتە سبەینێ کەریم بەگ و ئەوان کۆ ئەبنەوە و سالاروددەولە لەوێدا ئەدۆزنەوە. جافی ئەو دەورەش ئەوە بوو زۆر لە کەریم بەگ ئەترسان. کابرا لە ترسی ئەوەی نەوەک سالاروددەولە قسەکە بژێڕێتەوە بۆ کەریم بەگ خەریک ئەبێ ماڵەکە بەجێ بێڵێ. سالاروددەولە هەستی پێیەکا و ئەڵێ بانگی کەن. کابراکە ئەهێننەوە لە ترسا ڕوو ئەکاتە سالاروددەولە و ئەڵێ واو شێخ کەریمە ئەگەر داوای چوارەمیشت بکردایە هەر ڕاستت ئەکرد. پاشان سالاروددەولە قسەکە ئەگێڕێتەوە و هەندێ پارەش ئەدا بە کابرا. حەمەی سان هەبوو لەو هەورامانە هەندێ جار ئەیکردە ئەم بەرەوە مەڕوشتی ئەدزی و ئەچووەوە، کە ئەچووەوە مەڕەکانی سەر ئەبڕی و ئەیبەشیەوە بەسەر خەڵکە. خەڵکەکەش ئەیانزانی ئەمە هی دزیە، ئەیانوت ئەمە چ معنایەکی تێدایە تۆ مەڕ ئەدزی و ئەیبەخشیتەوە. ئەویش ئەیوت ئێوە نازانن خێری بەخشینەوەکەی لەگەڵ گوناحی دزیەکەدا بەرامبەر ئەوەستێ. لەم ناوەدا منیش پێست و ڕیخۆڵە و دووگەکەم دەست ئەکەوێ و بە قازانج بۆم ئەمێنێتەوە. مەلا ڕەشیدێکی داودە هەبوو بانگبێژ بوو لە مزگەوتی مەنارە نەخشینە لە کەرکووک. هەر وەخت کە بانگی ئەدا بەدەم بانگدانەکەوە دەستیە کرد بە ڕاکردن بە سەربانەکەدا. جارێک لیان پرسی ئەوە بۆچی وا کاتی بانگدان هەڕاکەی؟ ئەیوت خەڵکی ئەڵێن تۆ لە دوورەوە دەنگت خۆشە، ڕائەکەم بۆ ئەوە لە دوورەوە گوێم لە دەنگی خۆم بێ بزانم ڕاستەکەن دەنگم خۆشە. لە کەرکووک دوو مناڵ فێر بوون بەیەک، هەر لە زەمانی مناڵیەوە هەتا دەوری پیری ئەوە ئیشیان بوو. ڕۆژێک لەسەر منارەی مزگەوتێک لە قەڵا ئەو ئیشە ئەکەن و پاش لێبوونەوەیان شوێنەکەیان بەرز ئەبێ سەیرێکی شارەکە ئەکەن. یەکێکیان ئەڵێ بەخوا ئەم شارە چاکە هەتا بێت وێرانتر و کاولترە بێ. ئەویکەیان ئەڵێ شارێک کە پیرە مبارەکەکانی من و تۆ بین لەمە چاکتر و ئاوەدانتر نابێ. پاشا کۆرەی ڕەواندوز لەشکری ناردبوو بۆ سەر هەولێر. کابرایەکی سیان لە لەشکرەکەدا بوو، قەڵغانێکی پێبوو. لە بن قەڵاتی هەولێر یەکێک لەسەر قەڵاتەکەەوە بەردێک فڕێ ئەداتە خوارەوە، بەردەکە ئەکەوێت لەسەری کابرای سیان ئەدا و ئەیشکێنێ. جا کابرای سیان ئەیوت ئەرێ کابرا چما تۆ کوێری ئەم قەڵغانە زلە نابینی وا بەردەکە ئەدەی لەسەری من و سرم ئەشکێنی؟ ساڵێک حاجی سەعید ئاغای سولەیمانی و حاجی قادری ڕوغزایی و حاجی معرفێکی مکایەڵی سەفەری حەج یەکیان ئەخاو پێکەوە ئەچن بۆ حەج. لە عەرەفات و تەوافی شەهر پێکەوە ئەبن و لێکجا نابنەوە. کە ئەگەنە بەر کەعبە
حاجی سعید ئاغا قوڵفی کەعبە ئەگرێ و ئەڵێ خوایە لە شوکرانەی ئەوە کە منت گەیاندە ئەم شوێنە 4 دووکان لە دووکانەکانم کە لە ناو قەیسەریەکەدان خێری مەولودی پێغەمبەر بێ کە چوومەوە بیفرۆشم و پارەکەیان بکەم بە خێر. حاجی قادری ڕۆزایی کە چاوی بەو ئەکەوێ و ئەمیش قوڵفی کەعبە ئەگرێ و ئەڵێ خوایە لە خۆشی ئەوەدا کە گەیشتمە ئەم شوێنە مبارەکە 30 سەرمەڕ لەو ڕانم کە مەڕەپەرەکەی تێدایە خێری مەولودی پێغەمبەر بێ هەر کە چوومەوە بە زیندوی هەریەکەیان بدەم بە یەکێ. حاجی مارفیش کە سەیرەکە هاوڕێکانی ئەم نەزر و خێر و خێراتەکەیان کرد ئەمیش ئەچێ قوڵفەکەی ئەگرێ و ئەڵێ خوا من نەدووکانم هەیە بیکەم بە خێر نەمەڕی ناو ڕانی شوانکارم هەیە دەست بکەم بە وادەی درۆ و دەلەسە لەگەڵت من هەموو فاتەی دایکی مناڵەکان هەر لە ئێستاوە هەر 3 تەلاقی فاتەی دایکی مناڵەکانم بە مەولودی پێغەمبەر چاوت لێیە خوا تەکبیرم کردن و تڕم بڕین تۆش ئاگاد لە حەساوی خۆت وێ. خەلیفەیەکی کڕبچنە هەبوو ساڵی هات و چۆی ئەو وڵاتی مکوریانەی ئەکرد بۆ کۆکردنەوەی حاصلات بۆ تەکیە. لە ئەنجامە لە خەلیفەتیەوە ناوی خۆی نایە شێخ و بوو بە شێخ. مەلا ئەحمەدی هەبەکیش هەبوو ڕۆژێک لە مەجلسی شێخا پێکەوە دائەنیشن شێخ بۆ ئەوەی بە تەواوی بەو ناوچەیە تێبگەێنێ کە شێخایەتی ڕاستە ڕوو ئەکاتە مەلا ئەحمەد و ئەڵێ مامۆستا خوان تەعالا باسی شێخی فەرمووە؟ مامۆستاش ئەڵێ بەڵێ ئەپرسێ لە چ شوێنێکە؟ ئەویش ئەڵێ لەگەڵ عولەمادا لەو شوێنەدا کە ئەفەرموێ هەل یەستەوی الذین یعلمون والذین لا یعلمون. شێخ دەستێک بە ڕیشیا دەهێنێ و ئەڵێ ئەلحەمدولله. لە سنە کابرایەکی جوولەکە مسلمان بوو بە دەفەوە بەناو شارە ئەیان گێڕا و بە دەوریا زیکریانە کرد. لەو کاتەدا جوولەکەیەکی تر بەوێدا تێپەڕی چوو سەری نایە بناگوێی و پێیوت بەڕاستی مسلمانان زۆر کەم بوون تۆش چوویت مسلمان بوویت محەممەد دڵی خۆشە ئومەتی هەیە؟ زەمانی داروغا بوو کوڕێکی گاوری جوانکەلە لە پاتاق چوو مسلمان بوو. مامۆستا فەرمووی خەتەنەی بکەن داروغا خۆی لێخۆش کردبوو کەوتە شەوێ ئیشەکەی دروست کرد. لە بەیانیا باوکی کوڕەکە تووشی کوڕەکە بوو وتی ها کوڕم مسلمانەکانت چۆن چاو پێکەوت؟ ئەویش وتی بابە قەومێکی زۆر سەیرن هەر کەس بچێتە سەر دینی ئەوان بە ڕۆژ کێری ئەبڕن و بە شەو قنگی ئەدڕن. کابرایەک هەبوو لە سنە میرزا فەقی ناوبوو پیاوێکی بەدین و لە خواترس و فەقیرۆکەش بوو. ڕۆژێک ئەچێتە لای مەلا ئەحمەدی قیامەتی کە ئەم مەلا ئەحمەدە مزگەوتێکی هەبوو لە ناو بازارەکە بوو بە ڕۆژ لە بەرهەیوانی مزگەوتەکە دائەنیشت و خەڵک ئەچوون پرسی شەرعیان پێکرد ئەڵێ قوربان من هەر چەندە نوێژدا ئەبەستم و ئەچمە ناو نوێژەوە شەرع شەرمی بۆ نییە کێرم هەڵەسیە نازانم چاری چییە؟ ئێ باشە فکر لە مردنی باوک و دایکت بکەرەوە. کاڵکی نییە قوربان هەناسەی خۆت بخۆرەوە. ئەویش کاڵکی نییە. باشە فکری قەبر و قیامەت بکەرەوە. کاڵکی نییە دەزانم ئەمانم هەموو کردووە هیچ کاڵکی نییە تەنانەت فکرم لە ئاغای قیامەتی کردگە سۆ هەر سوودێکی نییە. مەلا ئەحمەد لێرەدا تۆزی ڕائەمێنێ و تێک ئەچێ و ئەڵێ کەواتە کابرا وەرە بیس و بە قنگی منە باشە؟ کابراش ئەڵێ قوربان ئاخر من بۆ چه هاتگم بۆ خزمەتی جەنابەت بۆ ئەوە هەرچی جەنابەت بفەرمووی من وا بکەم. کابرایەک هەبوو لە بالیسان زۆر فەقیر بوو. ئەگەر جارجار لە ئاوایی گۆشتیان بکوشتایەتەوە هەندێک لە ڕێخۆڵە ورگەکەیان بۆ ئەبرد بۆ ئەوە بیکەن بە چێشت و بیخۆن. پشیلەیەک پێیان فێربوو بوو ئەهات لێ ئەدزین. ڕۆژێک کابرا چوو بۆ هەولێر بە هەر جۆر بوو بیورێکی هێنا بۆ ئەوە جارجار کۆڵەدارێکی پێ بکا و بیدەن بە شتێک و پێوە بژین. کە بیورەکەی هێنا ژوورێکیان هەبوو لە پشتەوە بردی لەوێ داینا و تون دەرگاکەی پشت کۆڵ کرد لەسەری.
ژنەکە وتی ئەوە بۆچی بیورەکەت بردە ئەوێ؟ کابرا وتی تا پشیلە نەیدەزێ. ژنە وتی پیاوەکە پشیلە چۆن بیورە دزێ؟ وتی چما تۆ عەقڵت هەیە ئەو گرتکە گۆشتێک کە 4 پوڵ ناهێنی ئەیدزێ هەنووکە بیورێک کە 10 قەراندێنیە کو نایدزێ. حاجی ئەحمەدی کوڕنوو لە ئاخری عومرەوە تووشی کۆڵنجێک بوو زۆر لەبەری ناڕەحەت بوو. حەکیمەکانی ئەو دەورە وتیان خوێنی بگرن چاک ئەبێتەوە. خوێنیان گرت کەڵکی نەبوو. یەکێکی تر وتی ڕۆنگەرچەکی بدرێتێ چاک ئەبێتەوە. ڕۆنگەرچەکیشیان دایە هەر کەڵکی نەبوو. یەکێکی تر وتی ئەگەر شەرابی بدرێتێ بێگومان چاک ئەبێتەوە. هەر چەند ڕازیش نەئەبوو بە هەر جۆر بوو نەختێ شەرابیشیان دایە کەچی ئەویش هەر کەڵکی نەبوو. دوای ئەوە لیان پرسی حاجی چۆنی؟ وتی چۆن بم لەم ئاخرەوە بە عومرێکی 85 ساڵیەوە ئەبێ بە سەرخۆشی و بە قنگدراوی بچمە حوزوری خوا. جارێک کابرایەکی خوڕخوڕەیی زۆر ناشرینی زۆرخۆر بۆ سەپانی ڕێ ئەکەوێتە وڵاتی بانە و ئەچێتە دیوەخانی حەمەخانی بانە. لە کاتی نان خواردنە کابرا شانی لێ تون ئەکا و دەست ئەکا بە خواردن. لەو وڵاتی کوردەواریە سەپان بە خواردن تاقی ئەکەنەوە. ئەگەر زۆر بخوا ئەوە ئیشکەر و سەپانی چاکە. بەڵام خواردنی ئەم کابرایە لەوزە دەرچوو بوو. وای لێ هاتە بوو حەمەخان چوو بووە سەیری. لەو کاتەدا حەمەخان لێی پرسی کابرا تۆ خێزانت چەندە؟ ئەڵێ قوربان 9 کچم هەیە. حەمەخان پێی دەڵێ ئەوان جوانترن یا تۆ؟ ئەویش لە وەڵامدا دەڵێ قوربان من لەوان جوانترم بەڵام ئەوان لە من زۆر خوارترن. حاجی مەلا یوسفی سوورداشی وەختێ قازی بوو ڕۆژێک ئافرەتێک ئەچێتە لای شکات لە دەست مێردەکەیەکە ئەڵێ لە شوێنێکی زۆر تەنگە دایناوم لەبەر ئەوە دڵم تەنگە. ئەویش ئەڵێ ئیشێکی زۆر چاکی کردووە شوێنی ژنان هەتا تەنگتر بێ باشترە. جارێک کابرایەکی مایندۆڵی ئەچێتە شار و ئەچێتە لای ئەعزازل مولک لە خەسراوە کۆشک و باخ و باخاتی خەسراوە و خزمەتکار و نەنتەنەی ئەعزازل مولک سەرسامی ئەکا. ئەعزازل مولک ئەوێ سەر بنێتە سەری و پێی ئەڵێ حەز ئەکەی وەکو من بی و مایندۆڵی بی و ئەعزازل مولک بی؟ ئەویش ئەڵێ ناوەڵڵا. ئەڵێ حەز ئەکەی مایندۆڵی بیت و لە بەهەشتا بی؟ کابرا تۆزێ ڕائەمێنێ و پاشان ئەڵێ باڵێ بەو شەرتە ئەهلی بەهەش نەزانن من مایندۆڵیم. ئەعزازل مولک دەست ئەکا بە پێکەنین. مایندۆڵ گوندێکە لە وڵاتی سنە زۆر بە ئاقڵ ناویان دەرنەکردووە. حەسەن بەگی عەلی بەگ بۆی گەڕامەوە وتی حەمەی سانەحمە هەبوو وەختێ لای من بوو ڕۆژێک لە بازاڕی بەغدادا پێکەوە بەڕێگەدا ئەڕۆیشتین. تەماشاکەم هەر لە خۆیەوە ئەڵێ بالەک بالەک. وتم ئەرێ کورە حەمەی سانەحمە ئەوە بۆچی واکەی؟ وتی حەسەن بەگ ئەوە نییە حەماڵەکان هەر ئەڕوەن و ئێژن بالەک ئەگەر وانە بوایە نەیان ئەوت. وتم برا ئەوان حەماڵن و هەریەکە کۆڵە ئاسنێکی قورسیان لە کۆڵە و لە ژێر بارە ئەنقێنن تۆ چیت بە کۆڵەوەیە؟ وتی برا حەسەن بەگ ئەگەر هەر نقەوێ ئەوە منیش ئەنقێنم و واز لە بالەک هەر ناهێنم. مستەفا بەگی کەریم بەگی جاف و مەحموو بەگی ڕەزا بەگ کە خزمی یەک بوون بە ترۆمبێلێک لە کەلارەوە دێن بۆ خانەقی. پیاوێکیشیان لەگەڵا ئەبێ سپلۆتێکیش هەر لە ترۆمبێلەکەدا ئەبێ. لە ڕێگەدا مستەفا بەگ دەسەکا بە هۆرەکردن بە قسەی عەلی بەگی ڕەزا بەگ دەنگیشی زۆر ناخۆش ئەبێ. هەرکە ئەو دەست ئەکا بە هۆرە کابرای پیاوە کە لەگەڵ یا ئەبێ خوڕ ئاو بە چاویە دێتە خوارەوە. مەحموو بەگیش هەر ئەڵێ مستەفا بەگ بەسیە بی و ڕۆ. مستەفا بەگیش هەر نایبڕێتەوە. لە ئەنجامە مەحموو بەگ ئەڵێ مستەفا بەگ تۆ ڕەنگ بێ گریانی ئەم کابرایە دەستی بڕی بیت و
وا بزانی لەبەر دەنگخۆشی تۆ دەستی کردووە بەگریان وانییە عەزیزم بەو سەری خەلیلە لەبەر ئەوە ئەگری ئێژە جا ئەمە هەر لێرەوە تا خانەقی من گوێم لەم دەنگە ناخۆشە بێ خۆ پێشەکەشم ناچێتە خانەقی. ئیتر مۆستەفا بەگ بێدەنگ ئەبێ. لەو کوێستانی دەوری سەردەشتە پیاوێک هەبوو مامۆیسەی ناوبوو ڕاوچیەکی زۆر بەکار بوو. زۆرتر بۆ ڕاوە پڵنگ ئەچوو، بەڵام ئەو دەردەی هەبوو کە ئەچوو بۆ ڕاوە پڵنگ ئەینرکان و ئەشتڕی. پێیان ئەوت مامۆیسە بۆچی ئەنرکێنی و ئەتڕی؟ ئەیوت ئەنرکێنم بۆ ئەوە پڵنگەکە بترسێ، بەڵام قسەی خۆمان بێ خۆیشم ئەترسم بۆیە ئەتڕم. ئەحەی کڕن و جارێک گەڕ بە کابرایەکی شارباژێڕی دەئاڵێنێ بارە مێوژێکی لێلا ئەدا. ئەبێ بەهەرایان و ئیشیان ئەکەوێتە شکات و شکاتکاری ئەچن بۆ لای قازی. حاجی ئەحمەد بەستوگەیەک پڕ ئەکال لە توێکڵە گوێز و سەرەکەی پڕەکال لە ڕۆن و ئەیبا بۆ قازی. قازی کوپەڵە ڕۆن ئەبینێ بەلای حاجی ئەحمەدا دای ئەتاشێ و پسوڵەی ئەداتێ کە ئەم حەقا هی حاجی ئەحمەدە. حاجی ئەحمەد لێ ئەدا و ئەڕوا و بارە مێوژی شارباژێڕی ئەخوا. زۆری پێناچێ قازی تێ ئەگا کە کوپەڵە چی تێدایە ئەی نێرێتەوە بە شوێن ئەحەی کڕنوودا کە پسوڵەکە بێنێتەوە سەهوویەکی تێدایە بۆی چاکەم. ئەحەی کوڕنوش وەڵامی بۆ ئەنێرێتەوە و ئەڵێ سەهوو لە پسوڵەدا نییە، ڕەنگ بێ سەهوو لە کوپەڵەکەدا هەبێ، با هەر لە گوپیدا. زەمانی شیر و تیر بوو. کابرایەکی کوردی باڵەکی کەمانێکی ڕووتی هەڵگرت و وتیان لەگەڵ داسنیەکانە شەڕ ئەکرێ. چوو بۆ ئەو شەڕە. پێیان وت کەمانی بێتیر چی لێ ئەەکەی؟ وتی تیر لەلایەن دوژمنەکانەوە دێت هەڵی ئەگرم و ئەی خەمە کەمانەکەوە شەڕی پێ ئەەکەم. وتیان جا ئەگەر نەهات؟ وتی ئەگەر نەهات ئەوە ئیتر شەڕ نییە. مەلا شەفیع هەبوو لە عەمبار لەگەڵ کوێخاکەدا بەینی ناخۆش بوو. پاش ماوەیە کوێخا مرد. بە مەلا شەفیعیان وت وەرە تەڵقینی بخوێنە. وتی بچن یەکێکی تر بێنن تەڵقین بخوێنێ، ئەو قسەی من ناچێ بە گوێیدا. فەقێ شێتە هەبوو. جارێک مەحموود پاشا پێ ئەڵێ ئەرێ فەقێ شێتە شەڕ لە بەینی خەڵکا چۆن پەیدا ئەبێ؟ فەقێ شێتە ئەڵێ پاشا نەیبینی و ئەی خۆی. مەحموود پاشا ئەڵێ کوڕە چ گوویەک ئەخۆی؟ ئەویش ئەڵێ پاشا وایە یەکێک گوویەک ئەخوا و ئەوی تر جوابی ئەداتەوە، ئەوە شەڕ لە بەینیانە پەیدا ئەبێ. مەحموود پاشا ئیتر هیچ ناڵێ و دەست ئەکا بە پێکەنین. شێخ جەلالی برای شێخ نەجیبی قەرەداغی ئێوارەیەک مانگی ڕەمەزان لە سولەیمانی لە مزگەوتەکەی خۆیان وەعزی ئەدا و لەلایەن خراپەی عەرەق خواردنەوە قسەی ئەکرد و ئەیوت هەر کەسێ بەسەر خۆشی بمرێ و بەسەر خۆشی کفن بکرێ و بەسەر خۆشی بنرێتە قەبرەوە. تا هات ئەویتری تەواوکە عەزیز بەگ هەبوو لە کۆڕی وەعزەکەیە هەستا وتی بەخوا یا شێخ ئەوە عەرەقێکە هەر قاپێکی 100 ڕوپیە ئەهێنێ. ئەحەی کوڕنوو هاتە سەروبەری مردن وتی کوڕینە وەسیەتم ئەوەیە بەپەلە بچن لە ناو شارە، چی کۆنە و مۆنە هەیە بیهێن و بیکەنە بەرم با بەوج لە کۆنانەوە بمرم. وتیان حاجی ئەحمەد ئەمەد بۆ چییە؟ وتی بۆ ئەوە ئەگەر ئەنکیر و مۆنکیر لە قەبرەکەدا هاتنە سرم باوا بزانن من مردوویەکی کۆنم هی تازە نیم. حەمە پاشای جاف ئەوە بوو هەموو جاف لە ژێر حوکمیا بوو. خۆیشی زۆر بە گەورەی و خۆشی ڕای ئەبوارد کە ئەکەوتە جەژنەکان هەر خزمەتکارێکی لا هەبوو سەر و دەستەجلی بە ناوی جەژنانەوە بۆ ئەکردن. ساڵێک جەژنی قوربان بوو. باوکی فەقێشێتەش هەر لای ئەو بوو. حەمە پاشا بۆ هەر یەک لە خزمەتکارەکان دەستەجلێک ئەکا. ئەمر ئەکا کورتانێکیش بە ناوی جەژنانەوە ئەدەن بە باوکی فەقێشێتە. ڕۆژی جەژن پاش نان خواردنی جەژن دیوەخان پڕ ئەبێ لە خزمەتکار و سەرکۆمار کە هەموو هاتوون بۆ جەژنە پیرۆزەی پاشا. خزمەتکاریش هەر یەکە دەستەجلی نوێی خۆی لەبەر کردووە. باوکی فەقێشێتەش نەقەنەق ئەنیشێ بە کورتانەوە و ئەیکاتە کۆڵی و ئەچێ بۆ دیوەخان
لە ژێر دەواری هەژدە هەستونیدا خەڵک هەموو چاویان پێ ئەکەوێ تا هاتن قسە بکەن ئەم خێرا وتی خەڵکینە لوتفی پاشا لەگەڵ منە لێرەدا دەرئەکەوێ ئێوە نایزانن پاشا بۆ ئێوە ئەمریدا هەر یەکە دەستەجلێکتان بە ناوی جەژنانەوە لە بازار بۆ بکڕن بەڵام بۆ من جلی تایبەتی خۆی داکەند و کردی بە بەرما خەڵکەکە واقیان وڕ ئەمێنێ و هەمە پاشا دەست ئەکا بە پێکەنین ژنێک هەبوو لە سنە فەرەنگێز خانمی ناوبوو حەو مێردی کردبوو هەمویان مردبوون کابرایەک هەبوو ئۆسافەتەی ناوبوو ئەو مارەی کرد ئۆسافەتێش هاتە سەروبەری مردن جا فەرەنگێز خانم لە ژوور سەریەوە دانیشت بوو ئەگریا ئەیوت باوانەکەم ئاخر کە تۆ ئەڕۆی من بە کێ ئەسپێری ئۆسافەتێش وتی بە قورم ساغی نۆیەم ئەحەی کوڕنوو وەکو شەربەتی ئەفرۆشت جارجاریش قەسابی ئەکرد ڕۆژێک مەڕێکی سەر بڕی بەڵام مەڕ ئەوەندە لاواز و بێفەڕ بوو گۆشتەکەی نەئەخورا و کەس لێی نەکڕی بەدەستیەوە دامە مەلا ئەحمەدی کانی گۆمەیی هەبوو لەو سەردەمەدا لە سولەیمانی مردووی ئەشۆرد هەستا چووە لای مەلا وتی مەلا ئەحمە من پیر بووم و ئەترسم لە ناکاو بمرم هیچ ئومێدێکم بە کوڕەکانم نییە هەر لە ئێستاوە کفن و قەبر و هەموو شتێکم بۆ خۆم حازر کردووە ماوەتەوە سەر شوەردنەکەم وەرە مەڕێکی بریانم سەر بڕیوە ئەدەمێ بۆ خۆت لەگەڵ مناڵەکان تا بیخۆ لە باتی حەقی شوەردنم بەڵام هەر کاتێ مردم ئیتر مەیەڵە کوڕەکانم توخنم کەون خێرا وەرە بمشۆ مەلا ئەحمەدی شتی وای لەخوا ئەوێ چونکە زۆر خۆڕاییە هەستا چوو لاشەمەڕی هێنا و لە ماڵەوە دەستیان کرد بە خواردنی نزیکەی 20 ڕۆژێکی پێچوو ئەحەچوو بەلای مەلا ئەحمەدەوە وتی مەلا ئەحمە کاسپیەکە لێرە ناچێ بەڕێوە ئەچم بۆ کەرکووک لەگەڵم وەرە با بچین بۆ ئەوێ مەلا ئەحمەدیش وتی من ئیشم چییە بە کەرکووک وتی برا وەختی خۆی من تۆم بەکرێ گرت کە مردم بمشۆی و ئیتر پێویستم بە یەکێکی تر نەبێ حەقەکەشتم لە پێشەوە پێداوی و هەر ئەبێ لەگەڵم بێیت بەڵکو من لە کەرکووک مردم لەم قسەیەک و لەو قسەیەک بوو بە هەرایە خەڵک و خوا کەوتنە بەینەوە و لە ئەنجامە هاتە سەر ئەوە کە مەلا ئەحمەد پارەی مەڕەکە بداتەوە بە حاجی ئەحمەد حاجی ئەحمەدیش قبوڵی نەئەکرد بەڵام خەڵکەکە ڕوویەکی زۆریان لێنا ئەمجا پارەی بەرانێکی لێسەند و مەلا ئەحمەد بە هەر جۆر بوو ڕزگاری بوو لە دەستی ئەو ڕەحمانی خامە لە سولەیمانی ساڵی سەرما و بەفرە زۆرەکە میوانێکی خەڵکی ئەو شارە زورەی بۆ پەیدا ئەبێ شەوێ زۆر سارد ئەبێ کابرا ئەڵێ خاڵە ئەو ڕەحمان فرە ساردە شتێک نادەیوە سەرما خاڵە ئەو ڕەحمانیش هەڵ ئەستێ حەسیرە شڕێک لەو ناوەدا ئەبێ پیا ئەدا پاشتۆزێک کابرا ئەڵێ بەخوا کاکە ئەو ڕەحمان هەر فرە سەرمامە بەڵکو لێفەیەکی ترم پیادەی کاک ڕەحمان پەیژەیەک لەو ناوەدا ئەبێ پەیژەکەش لە باتی لێفە لە سەری دائنێ کابرا ئەکەوێتە چۆقە چۆق ئەڵێ کوڕە بێفەڕ کوڕی خامە سنایی مردم لە سەرمانە لێفەیەکی ترم پیادا ئەمجا هەڵ ئەستێ ئەو ڕۆژە ماڵی دراوسێ هاتبوون جلیان شتبوو سوێنەکە هەروە پڕی بوو لە ئاو سوێنە هەڵەگرێ و لەسەر پەیژەکەی دائنێ کابرا ئەکەوێتە جوڵە جوڵ سوێنە و پەیژەکەوە ئەلەرێتەوە و ئاوەکەی ئەڕژێتە سەر حەسیرەکە لە سەر حەسیرەکەوە دڵۆب دڵۆب بەر ئەبێتە سەر کابرا کە ئەمە ئەبینێ لای وایە عارەقی کردوەتەوە ئەڵێ خاڵە ئەو ڕەحمان عەرەقێکی فرەم کردگەسووە پیاگەتیت بێ لێفە سەرگەکەم لەسەر لاوە فرە حاڵم خراوە حاجی ئەحمەی کڕنوو ئەچێتە بناری هەورامان و لەوێ کابرایەک دێتە لای ئەڵێ برا تۆ حەکیمی ئەڵێ ئەرێ ئەڵێ برا من مووی ڕیشم ژان ئەکا ئەڵێ چیت خواردووە ئەڵێ نان و یەخ ئەڵێ بچوە بۆ خۆت گۆڕ بە گۆڕ بە نە دەردەکەت لە دەردی خەڵک ئەکا نە نەخۆشیەکەت مامۆستا بەشیر موشیر پیاوێک لە شەقڵاوە بڕیاری پێدا بوو کە کچەکەی خۆی بدا بە کوڕەکەی
ئەمیش لە بەغداوە شاملی کوڕی هەڵ ئەگرێ و ئەچن بۆ شەقلاوە بۆ خوازبێنی و گواستنەوەی کچ. دیارە کوڕە و باوک هەردووکیان خۆیان ڕێک و پێک و تاسولوس ئەدەن، لەوێ کچەکە لە کوڕەکە مارە ئەکەن. لە دەمەدەمی گەڕانەوە و گواستنەوەدا مامۆستا و باوکی کچە لەسەر تۆزێ وردە پیتاک بەینیان تێک ئەچێ. مامۆستا هیچ سێودووی لێ ناکە، ئەڵێ بڕوە هەر سێ تەلاقی کچەکە کەوتبێ. شاملیش بە تەواوی دڵی لە قەد و باڵای کچەکە چوو بوو، ئەوە بە تەمایە کچ سوار بکرێ و بگەڕێنەوە. باوکی پێ ئەڵێ هەستە ڕواڵە با بڕۆین. ئەویش ئەڵێ ئەی کچەکە، ئەڵێ کچەکەم تەلاقدا، هەستە با بڕۆین. ئەڵێ بابە کچ ژنی منە، تۆ چۆن تەلاقی ئەدەی؟ بەشیر مشیریش ئەڵێ هەستە هەتی و ئەم ناجسنانە لەوانە نین خزمەتیان بکرێ، ئەوە دەردیان بێ با بڕۆین، کچەکەیانم تەلاقدا. هەرچەندە شامل هاوار ئەکا کەڵکی نابێ، هەر ئەڵێ تەلاقم داوە با بڕۆین. شاملی قوربەسەری خۆتاس و لوزدەری بۆ تازە زاوایی بە هەناسە ساردی لەگەڵیا ئەگەڕێتەوە بۆ بەغدا. مامۆستا دەروێژ عەبدوڵڵای جەباری هەبوو، لە مەدرسەی ئیسیکی کفری مدیر بوو. هاتوچۆ لە بەینی بەغدا و ئەوێدا بە شەمەندەفەر بوو. ڕۆژێک لە بەغدادا ئەچێتەوە بۆ ئیسکی کفری، لە ناو شەمەندەفەرەکەدا لەگەڵ پیاوێک ئەبن بە ڕەفیق و ڕێگەی شەمەندەفەر بە قسە ئەبڕن. زۆرتر لە قسەکانی دەروێش ئەوە ئەبێ کە قسە بە تاڵەبانی ئەڵێ و لەسەر ئەو شێوەیە ئەڕۆن تا ئەگەنە ئێزگەی کفری و لەوێ هەردووکیاندا ئەبەزن. لەوێدا دەروێش لێ ئەپرسێ برا من و تۆ یەکترمان نەناسی؟ کابراش ئەڵێ من لە عەشیرەتی تاڵەبانیم. دەروێش واقی وڕ ئەمێنێ و هیچی بۆ نامێنێتەوە، ئەڵێ هەی ناجسنی خواگرت و تۆ کە تاڵەبانیت بۆچی زوو دەنگت نەکرد هەتا من ئەم هەموو جنێوەم نەدایە؟ بەما ئیشەکەی خۆی پینە ئەکا و هەردووکیان دەست ئەکەن بە پێکەنین. لە دەوروبەری هەولێر مەلا عەبدوڵڵا دێرە بڕوشەیی هەبوو، ئەمە ئیشی هەر ئەوە بوو مارە بەجاشی ئەکردەوە. ئەوەش کە ئەیکرد بەجاش ماموس و ناوێک بوو. جا ئەم ماموسوە هەر وەخت تووشی مەلا عەبدوڵڵا ئەبوو ئەیوت مامۆستا قسەیەکم هەیە بیڵێم یان نەیڵێم؟ ئەویش ئەیوت بیڵێ بیڵێ. ئەیوت مامۆستا ڕاستی هەر وەخت تووشی تۆ ئەبم کێرم هەڵەسێ. ئەویش ئەیوت تف کەرە، جا وەرە پیاوەتی لەگەڵ کەری وادا بکە. کابرایەک هەبوو لەو سەرشیوە نەخۆش کەوت و ئامۆژگاری ژنەکەی کرد، وتی ئافرەت کە مردم مێرد بکە بە ماموسوی دراوسێمان. ئافرەتەکە وتی بۆچی؟ وتی ئەو بێفەڕە جارێک مانگایەکی پێفرۆشتم، هەر زۆر بێفەڕ بوو، هیچ کەڵکی نەبوو، ئەمەوێ تۆڵەی لێ بکەمەوە. مەلا مومینێکی جوانڕۆیی هەبوو، ژنێکی هەبوو خافاتمی ناو بوو. خافاتمیش هەر خوێندە بووی. خافاتم هەر کاتێ نانی دائەنا مەلا مومینی مێردی پێ ئەوت خافاتم سرت ڕوود کە ئەو سەری ڕوت ئەکرد، ئەمیش سوورەی قول هوەڵڵای ئەخوێند. خافاتم ڕۆژێک وتی ئەرێ پیاوەکە ئەوە بۆچی کە من سەر ڕوت ئەکەم تۆ قول هوەڵڵا ئەخوێنی؟ ئەویش وتی خافاتم لە حەدیسی شەریفدا دیومە ئەفەرموێ کە ئافرەت سەری ڕوت کرد ئیتر مەلایکە نایەتە ئەو شوێنە، کە سوورەی قول هوەڵڵاش خوێنرا لە هەر شوێنێک شەیتانیش ناچێتە ئەو شوێنە. جا لەبەر ئەوە کە من نامەوێ عەزیەتی هیچیان بدەم بۆ سەر نان خواردنەکە، مەلایکەکە بە تۆ و شەیتانەکە بەخۆم دوور دەخەمەوە. ئەحەی کوڕنوو لە سولەیمانی کوڕێکی هەبوو نەخۆش کەوتبوو. حەکیم برایمێکی گاور هەبوو، چووە لای کە کوڕەکەی بۆ چاک بکاتەوە و 5 مەجیدی بداتێ. حەکیم برایم هاتە سەر کوڕە و دەرمانی کرد و کوڕە چاک بووەوە، داوای حەقەکەی کرد. ئەحەی کوڕنوو وتی نیمە بدەمێ. لەم قسە و لەو باسە لە ئەنجامە ئەحە پێیوت حەکیم برایم ئەمەی پێ ناوێ نیمە بدەمێ، بەڵام ڕێگایەکت بۆ دائەنێم کە 5 مەجیدیەکە دەستکەوێ. حەکیم وتی چییە؟ وتی خواجە شەلەمۆ هەیە لە جوولەکان، خۆیشت باش ئەیناسی،
بچواشکاتی لێ بکە لە لای قازی بڵێ 5 مەجیدیم لەلایەتی من و کوڕەکەشم بکە بە شاهید دێن و شایەتیت بۆ ئەدەین و ئەوە بەو جۆرە پارەکە دەست ئەکەوێ. حەکیم برایم چارناچار ئەچێت وەکو ئەحە پێ ئەڵێ شکات ئەکا لە خواجە شەلەمۆ. ئەحەی کوڕن و کوڕەکەشی ئەکا بە شاهید، قازی شەلەمۆ بانگ ئەکا ئاگای لە هیچ نییە بە حەکیم برایم ئەڵێ شایەتت هەیە؟ ئەڵێ بەڵێ. ئەحەی کوڕن و کوڕەکەی شاهید بانگ ئەکرێ و بەم جۆرە 5 مەجیدی ئەکەوێتە سەر خواجە شەلەمۆ لێ ئەستێن و ئەیدەن بە حەکیم برایم و دێتە دەرەوە. ئەمجا ئەحەی کوڕن و سەری ڕێی پێ ئەگرێ و داوای حەقی خۆی و کوڕەکەی لێ ئەکا. حەکیم برایمیش ئەڵێ مامە ئەحمەد حەقی شایەتی چی؟ تۆ کەر بە پیاو ئەگێی و شایەتمانیشی پێدێنی. ئەویش ئەڵێ کافری بێدین، ئەی من حەماڵی شەیتانم. خەڵک و خوا ئەکەونە بین تا بە 4 مەجیدی مامە حەمەد ڕازی ئەکەن قیر سپی ئەبێ. وەستا گرونێکی بەرەکدرو هەبوو لە سولەیمانی کەوا و ساڵتەی چاکی ئەدووری. هەباسی مەحموود ئاغای پشدەر ئەچێتە سولەیمانی بەناوبانگی کەوای وەستا گڕوونەوە تۆ پێ ماوتی نایاب ئەبا بۆی بکا بە کەواو سەڵتە. وەستا کەواو سەڵتەی بۆ ئەبڕێ بەڵام لەبەر ئەوە کە هەباساغا زۆر بە وردی چاوی تێبڕیوە هیچی بۆ نادزرێ. ناچار وەستا گرون تڕێک ئەکەنێ. هەباساغا دەست ئەکا بە قاقای پێکردین و ئەکەوێ بە پشتە. لەو کاتەدا وەستا دەستی خۆی ئەوەشێنێ. هەباساغا پێکەنینەکەی بەلاوە خۆش ئەبێ ئەڵێ وەستا بەسەری خۆت تڕێکی تریش بکەنە. ئەویش ئەڵێ قوربان ئیتر بەسە نەوەک کەواو سەڵتەکە تەنگ بێ بۆت. فەقێ شێتە هەبوو هەڕەتی گەنجی بوو حەزی ئەکرد خۆی بگەێنێتە لای مەحموود پاشای جاف و لە ئەنجاما ببێ بە پیاوی ئەو. مەحموود پاشا پیاوێکی هەبوو حەمە عەلی ناو بوو. فەقێ شێتە حەمە عەلی باش ئەناسی بەڵام مەحموود پاشای نەئەناسی. حەمە عەلی ئیشێکی وای کرد کە مەحموود پاشا داوای فەقێ شێتە بکاو بە حەمە عەلی وت بچۆ بیهێنە. حەمە عەلی چوو بە فەقێ شێتەی وت کە شەوێ پاش بانگی شێوان وەرە مەحموود پاشا داوات ئەکا چاوت پێ بکەوێ. فەقێ شێتە ئەمەی زۆر پێخۆش بوو. پاش بانگی شێوان چوو بۆ دیوەخان وا ڕێکەوت کەس لە دیوەخان نەبوو تەنها مەحموود پاشا خۆی و حەمە عەلی نەبێ. فەقێ شێتە کە چووە ژوورەوە ڕووی کردە حەمە عەلی وتی ئەریە حەمە عەلی کامتان مەحموود پاشان؟ کابرایەک هەبوو لە سولەیمانی خەپەیان پێوت کابرایەکی شێتی بەهێزی هەتا بڵێ زل بوو. کفتەی سولەیمانی بەناوبانگ بوو. ژنان لە ماڵان خەپەیان بانگ ئەکرد بۆ ئەوە گۆشتی کفتەیان بۆ بکوتێ. خەپەش بە تەمای کفتە خواردن سەری بە هەموو ماڵێکە ئەکرد. ژنان کە خەپە بەو شان و قۆڵەوە گۆشتەکەی بۆ ئەکوتان ئەوانیش دا و دەرمانیان تێ ئەکرد و ئەیان خستە سەر مەنجەڵ بە خەپەیان ئەوت خەپە زۆر هیلاک بووی بچۆ تۆزێ بۆ خۆت بن و بەحەسێرەوە. خەپەش ئەیوت باشە و ئەچوو ئەنووست تا ئەو لە خەو هەڵئەستا کفتە پرزۆڵیشی نەئەمە. خەپە قەت بە ئەمری خۆی کفتەیەکی نەخوارد. قادری قۆرک هەبوو لە دێی توڵەبی لە شەمێران موریدی شێخی زیائەددین بوو. گێڕایەوە وتی ئەوە تۆفی کوڕێنیمە و گاڵۆکێکم کردگە و مەچەک ماو چوون بۆ بیارەی شەریف بۆ خزمەتی شێخی گەورە. شەروەت وێ لە ڕووتە هەر گەیشتمە ئەوێ ئیشی پێشاوم هەبوو چوومە سەر پێشاو دانیشتم و دانەنیشتم کاورایەک هات بەر دەرگاکەی لێگرتم ئەو وتی ئەها و من وتم ئەها. ئەو هەر وتی و من هەر وتم هیچ نەچوو وە گوێچکەیە ئەوە نەمزانی خۆی کردوە ژوورە. منیش نەم کردوە نامەردی هەر هەڵسام و گاڵۆکێکم کێشاوە پەشیمانەی ناوشانیە لنگە و قوچ لەوێ کەوت. شێخ وە قوروانی و چاوی لێ وتی قالە نەو کردووێ. وتم وە قوروان تازە کردم تێپەڕی ناموە ڕیشی باوکیۆ. گوایە ئەم کابرایە وە تەمای چیەوە واکە.
ساڵێک گۆبەندێکدا کەوتبوو لە سولەیمانی نووری ئەحمەدی تەها هەبوو وتی بە شوێنمە ئەگەڕان هاوڕێیەکی دڵسۆزم هەبوو چوومە ماڵی ئەوان خۆم بشارمەوە کە چووم دۆستەکەم لە ماڵ نەبوو پرسییم لە خێزانەکەی براژن کاکە ئەحە لەکوێیە وتی کاکە نووری گیان دانیشە ئێستا دێتەوە وتی هەر دانیشتم و هەر نەهاتەوە دوایی وتم براژن دواکەوت ئەوە بۆچی کاکە ئەحە نەهاتەوە وتی بەخوا کاکە نووری ئەوەی ڕاستی بێچووە خۆی بشارێتەوە بەلامەوە زۆر سەیر بوو وتم نەچوو بێ بۆ ماڵی ئێمە وتی نازانم لە ئەنجامە دەرکەوت کە ئەویش چووە بۆ ماڵی ئێمە خۆی بشارێتەوە کابرایەکی کەلهوڕ لە ماڵی دنیا خواڕیشێکی پان و زمانێکی لووسی پێدا بوو ڕێ ئەکەوێتە دەی ئاڵتوونی لای سەقز ئاڵتوونی وا مەشهورە هیچ بە کەس نادەن وەکو ئەڵێن پشیلەی کوێر نان لە ماڵیان دەرناکە ئەم دەروێشە کەلهوڕیانە شێوە قسەی هەموو لایەک ئەزانن کاکی کەلهوڕ کە ئەچێتە ئاڵتوون سەیرەکە شاییە هەرایە و زەماوەندە و زەنایە لەگەڵ ئەوەشا سەیرەکە وا چەند دەروێش و دەروەزەکەرێکی تر لەوێن و دۆشداماون چووە ناویان وتی چییە بۆ ئاماتن وتیان چۆن مات نابین ڕێگایەکی دوورمان بڕیوە هاتوین بۆ ئێرە تەماشاکەین ئەم ئاڵتوونیانە هیچمان نادەنێ وتی کەواتە چاوتان لە کاکی خۆتان بێ کابرا دەمە و ئێوارە بوو چووە بەردەمی کۆڕەکە و خەڵکێکی زۆریش وەستا بوون دەنگی بەرز کردەوە وتی ئاڵتوونیانی ئاڵتوونی باڵا بەرزانی بتوێنی ئەناڵێن بۆ شاییتان بە ئاواتن بۆ دیتنتان کە ئەمەی وت هەموو خەڵکەکە وەکو پورەی هەنگ لێی کۆبوونەوە و ئاهەنگیان چۆڵ کرد و هاتن بەلای ئەمەوە ئەم جا ڕووی تێکردن وتی خەڵکینە کردەوەی چاک و ئیشی باش لە دنیادا جەزای هەیە و وەکو ئەم خۆشیە کە ئێستا ئێوەی تیان لە ڕۆژی قیامەتا لەمە خۆشتر ئەبینن ئەوانەی کە خراپەکارن وەکو ئێمە بەدبەخت و ڕۆڕەشی هەردوولان یەکێک لەو بەدبەختانە کە ئەیان بینن ئەوە منی بەدبەخت لە ئەولادی ئەو جوولەکانم کە لەبەر خراپی و نالەباری و خوانەناسی خواکردنی بە مەیمون خراپی ئەوان کاری کردووە لە وەچەکانیان منی بەدبەخت لەگەڵ ئەوەدا کە بە دینی پاکی ئیسلام سەرفراز بووم هێشتا هەر ماڵوێرانی و بەدبەختیم بەرکەوتووە دینی پاکی ئیسلام هێشتا بە تەواوی مشت و ماڵی نەداوم نالەباری ڕۆژگار و خراپی چەرخی چەپگەرد وای لە من کرد کە بکەومە دەشت و کێو بۆ ئەوە شتێک پەیداکەم بۆ ماڵ و خێو لەبەر ئەوە بۆ ئەوە لە کردەوەی باو باپیرانم ڕزگارم ببێ ناچارم بە دەربڕینی ئەو بەدبەختیەی کە پێمەوەیە بەڵکو خوا بە واسیتەی دینی پاکی ئیسلام و ئاعترافکردنی خۆم و ئەم شادیە مبارەکەی ئێوە پاکم بکاتەوە کە ئەمەی وت خەڵکەکە بە تەواوی ڕوویان تێکرد و زۆر سەرسامی ئەم قسە و گفت و گۆیە بوون اینجا وتی بەڵام خۆ تازە من بەدبەخت و ماڵوێران بووم خۆ تازە ڕوڕەش و شەرمەزاری لای خوا و بەندە بووم خوا دەمێکە پێیزانیوم ئەوە نەبوونی و پەرێشانی ڕۆژگار ناچاری کردم بەوە کە ئێوەش پێم بزانن هەتا ئەم قسانەی ئەکرد خەڵکەکە زیاتر ئەکەوتنە سەر هەوەسی ئەوە کە گوێی لێ ڕابگرن و زیاتر لێی کۆ ببنەوە وتیان ئەوە چییە کەوا تۆی وا لێ کردووە وتی لە خوا نەترسی و بەدکرداری جوولەکەکانی باو باپیرم کە وەختی خۆی کردنی بە مەیمون هێشتا لەو میراتە شتێکیش بۆ من ماوەتەوە ئەو شتەش کلکە ئێستا من کلکێکی درێژم پێوەیە هەر یەکە لە پێشا شتێکم بدەنێ لە پاشا پیشانتان ئەدەم ئەمەی وت و عەباکەی ڕاخست خەڵکەکە کە ئەمەیان گوێ لێ بوو هەر بە تەواوی ئارەزویان پەیدا کرد بۆ بینینی ئەم شتە سەیرە ڕوونەداوە کە تا ئێستا کەس نەیبیستووە و نەیدیوە ئادەمیزاد کلکی هەبێ پارە و شتی تریش وەکو باران لە ئاڵتوونیەکانەوە باری بەسەر عەبای دەروێشی کەلهوڕیدا و ئەم قسەیە شڵەژەیەکیدا بە ئاوایی پاشەوە کە عەبا پارە و شتومەکێکی زۆری تێچوو دەروێش سەیری کرد ئەگەر لەوە زیاتر بۆی بێنن بۆی هەڵناگیرێ
چوار چمکی عەباکەی هێنایەوە یەک و بەستی بە کۆڵیا و شەتەکیدا. لەو کاتەدا کەوا عەبای شەتەک داوە بە کۆڵیا، کوت و پڕ زۆر بە سەرسامیەوە وەستا و سەری پەنجەی خستە دەمیەوە و کەوتە بەحری خەیاڵەوە و ورتەی لە خۆی چنی. خەڵکەکە وتیان ئەوە چی بوو؟ بۆچی ئیتر کلکەکەتمان پیشان نادەی؟ وتی بیست بووم کە هەموو جار مامۆستا فەرموویەتی ڕزگاری لە ڕاستیدایە و ڕاستی وتن گوناح ئەشواتەوە. ئێستا کە من ڕاستی ئەم ئیشە نهێنیەی خۆمم بە ئێوە وت و ئیعترافم کرد، سەیرەکەم ختووکەیەک بە لەشما هات و هەموو دەمارەکانم لە تەوقە سەرمەوە هەتا کەڵەموستی پێم کەوتنە جوڵا، وەکو چۆن شتێک لە شوێنێکەوە بنرێتە شوێنێکی تر، هەموو شتەکانی ئەو شوێنە ئاڵ و گۆڕیان بەسەردا دێ. لەشی منیش وای لێ هات لەم کاتەدا کە باش تێفکریم ئەبینم واکلکەکەم لە پاشەوە گوێزرایەوە بۆ پێشەوە. ئێستا ئەگەر ئارەزوو دەکەن تا پیشانتان بدەم. خەڵکەکە لەم بەسەرهاتە هەموو سەریان سوڕما و هەندێکیان کەوتنە جوڵە و هەندێکیان جنێ و هەندێکیان وتیان ئیشی خوایە، خوا قادرە بەسەر هەموو شتێکدا. کابراش وردە وردە ملی ڕێگرت و هاتەوە بۆ لای سوالکەرەکانی تر و شەودا هات و پێیوتن ئاوا شت پەیداکەن. لەو سەرا بێوەژنێک هەبوو، کچێکی هەبوو دای بەشوو، خۆی بوو بە پێخەسووی. شەوێ سەیری کرد زاوا سەرینێک ئەنێتە ژێر سمتی کچەکە و ئەو وەختە ئەچێتە لای. ئەمەی بەلاوە زۆر سەیر بوو. هەر بە ناوی لامانەوەی کچەوە چەند شەوێک مایەوە و هەموو شەو سەیری ئەکرد کەوا کابرای زاوا سەرینێک ئەخاتە ژێر سمتی کچەکەی و ئەو وەختە ئەچێتە لای. ئیتر لەوزەیە نەما کە ڕۆژ بووەوە لە کچەکەی پرسی ئەرێ ڕۆڵە ئەوە مێردەکەت بۆچی ئەو سەرینەت ئەخاتە ژێر؟ کچە وتی نازانم دایە، ئەڵێ بەو جۆرە هەمووی ئەڕوا. ژنە هەناسەیەکی هەڵکێشا وتی ئەو گۆڕ بە گۆڕەی باوکت 100 گوریز کێری لێت زیوم، ئۆف ڕۆڵە خوا تۆڵەی منی لێکاتەوە، ئەبێ ئێستا بچم گۆڕەکەی پڕکەم لە لاس. عەزیز خانی سەردار لە بۆکان ڕۆژێک حەمام قۆرغ ئەکەن، زیباخانی کچی ئەچێ بۆ حەمام. ئەنگوستیلەیەکی ئەڵماسی ئەبێ ئەیدا بە کارەکەرێکی کە لەگەڵ یا ئەبێ بۆی هەڵگرێ. کارەکەریش ئەنگوستیلەکە ئەنێتە درزی دیواری حەمامە ساردەکە و تۆزێ مووی ئەدا بەسەرا بۆ ئەوە لێی تێک نەچێ. پاشان زیباخان لە حەمام دێتە دەرەوە و داوای ئەنگوستیلەکە ئەکاتەوە لە کارەکەرەکە. کارەکەر لە بیری ئەچێ کە لەکوێ دایناوە، ئەمە لێرەدا بوەستێ. هۆمەری ملاکەوە هەبوو لە بۆکان، پیاوێکی دەوڵەمەند بوو، دراوسێ ماڵی مامۆستا بوو. خەڵکی هەموو هاتوچۆی ماڵی مامۆستایان ئەکرد و شتیان بۆ ئەهێنان. باش ڕای ئەبوارد. ژنەکەی هۆمەریش وەکو ئەوان ڕای ئەبوارد ماڵی مامۆستا کە خەرجیان ئەکرد ئەهاتەوە سەری، بەڵام هی ئەمان هیچی نەئەهاتە سەر. ئەوەی کە هەیان بوو دوایی هات. ژنەکەی پێی لێ کرد بە کەوشا وتی ئەبێ بچی شت پەیدا بکەی. پیاوەکەش وتی ئاخر ئافرەت لەکوێی بێنم؟ وتی وەکو چۆن مامۆستا نوشتە ئەنووسێ و کتێب ئەگرێتەوە شتی بۆ دێنن تۆش وا بکە. وتی ئاخر من هیچ نازانم. ژنە وتی کەیفی خۆتە، من شتم ئەوێ. هۆمەر بە ناچاری چوو نەختێ کاغەزە شەڕی لەناو کۆڵان کۆ کردەوە و پێکەوە دووری و ناوینا کتێب. چوو بوو لە نزیکی حەمامەکەی بۆکانە دانیشت بوو، ئەیوت کتێب ئەگرمەوە. لەو لاوە کە زیباخان تەنگی بە کارەکەرەکە هەڵچنی بوو بۆ ئەنگوستیلەکە، کارەکەریش لە بیری نییە ئەنگوستیلە چی لێ هات، لەبەر پەلەپەلی و شەڵەژاوی هەر کراسەکەی ئەکاتە بەری و دەرپێکەی لەبیر ئەچێ. دەست ئەکا بەگەڕان دێتە دەرەوە لە حەمامەکە سەیرەکە پیاوێک کتێبێکی لە بەردەمایە کتێب ئەگرێتەوە. ئەچێتە لای بە قنچکانەوە لە بەردەمیا دائەنیشێ و پێ ئەڵێ کتێبێکم بۆ بگرەوە بزانم ئەنگوستیلەکەی خانم کێ دزیوێتی. کابراش خۆ هیچ نازانێ، سەرباری ئەوە لەبەر ئەوە کە کارەکەرەکە دەرپێ لە پێ نابێ، کابرا لە ژێرەوە چاوی بەوانێکەکەی ئەکەوێ و ئەڵێ بەخوا دایکم لە کتێبەکەدا چاوم لە هیچ نییە، تەنها کونێک نەبێ سەرەکەی پڕیەتی لەموو.
کارەکەرەکە ئەقیژێنێ و ئەکەوێتە بیری و ئەڵێ ئای بە قوربانت بم خۆیەتی دیمەوە هەڵ ئەستێ ئەچێ ئەنگوستیلەکە لە کوونەکە دەردێنێتەوە و ئەیداتەوە بە زیباخانم کە دێنە دەرەوە لیرەیەکی حەقی کتێبەکەش بۆ هۆمەر ملەکەوە ئیتر هۆمەر ناوبانگ دەرئەکاو لەو ڕۆژە بەدواوە پارەیەکی زۆر ئەڕژێ بەسەریا و ماڵی ئەوان گەلێ خۆشتر ڕائەبوێرن جاژنەکەی پێ ئەوت ئاپیاوەکە ناڵێم تەمەڵیمەکە چاود لێیە بە 2 ڕۆژ چۆن بوویت بە مەلا هۆمەریش خۆی ئەیزانی کوێی ژان ئەکا مینە ئازەباتی هەبوو ژنێکی تری هێنابوو ڕۆژێک لە لای دۆست و خزمەکانی بە شان و باڵیا دێ کە چۆن واژنێکی شۆخ و شەنگ و نازک و نازدار و بێعیبە و چۆن ئەو بێعیبیەی کردوویە تێکارێ کە ئەمەی هێناوەتە سەر ژنە کۆنەکەی خزمەکانی ئەڵێن کەواتە بانگهێشتێکمان بۆ بکە و ژنەکەشت ئەبینین ئەویش ئەڵێ باشە بانگهێشتنێکیان بۆ ئەکا بۆ ماڵی خۆیان کورگەل کە ئەچن و ئافرەتەشیان چاوپێ ئەکەوێ سەیرەکەن لە ئەو پەڕی ناشرینیدایە لە بینی خۆیانە ئەکەونە چپە و قسەکردن مینە ئەزانیە قسەکەن ئەڵێ بە دەنگی بەرز قسە بکەن ژنەکە گوێی کەڕە هیچ نابیستێ شێخ محەممەدی شێخ جەلال گێڕایەوە وتی لە سێوسێنان لە دیوەخانەکەی کوێخان نەجمدا ئەسکەملی دانرابوو ئەسکەملیەکە لە حەیزەرانەکان بوو کونی زلزلی تێبوو بوو یەکێ لە پیاوەکانی کوێخان نەجم لەسەر یەکێ لە ئەسکەمیلەکان دانیشتە بوو تەسبیحێکی بەدەستەوە بوو هەڵی ئەسووران یەکێکی تریش لەو بەریەوە لەسەر ئەسکەمیلەیەکی تر دانیشتە بوو زۆری پێ نەچوو هات هەستێ کەچی دەستی کرد بە باقەباق و هاوارکردن و بە ئەسکەمیلەکەوە ڕاست بۆ و دانیشتەوە وتیان کورە چیتە وتی بێ ئەدەوی بێ هەردوو گونم گیری خواردووە بە کونی ئەسکەمیلەکەوە وتیان جا بۆچی وات کردووە وتی کوڕە بێژم چی خەتای ئەو دەوید باوکەی بەرامبەرم بوو ئەو تەسبیحێکی گرتبوو بەدەستیەوە هەڵیا سووران من تەسبیحم نەبوو گەمەم وە گونمە کرد یەکێکیانم لەدەست دەرچوو کەوتە کونی ئەسکەمیلە بێفەڕەکەوە خەریک بووم ئەوەیان دەربێنم کەچی ئەوی تریشیان کەوتە کونێکی تەنیشت ئەوەوە وا هەردوو حاسی بوون بۆم دەرنایەنەوە لەو وڵاتی دزەیە بێوەژنێکی تەڕپیر هەبوو لەگەڵ مام عەلادا دەستیان تێکەڵاو کردبوو مام عەلا برایەکی هەبوو مام ئالای ناو بوو ڕۆژێک بێوەژنەکە لەگەڵ مام عەلادا ژوانی شەوێ ئەبەستن مام ئالا ئاگای لێیان ئەبێ ئەم لە پێش ئەوەدا مام عەلا بچێتە سەر وەختی ژوانەوە ئەچێتە لای بێوەژنەکە دنیاش تاریک ئەبێ لەو کاتەدا کە خەریکی ئیشی خێرە بن ژنەکە هەستەکە کە ئەمە مام عەلا نییە و مام ئالایە ئەڵێ بژەنە با مام عەلا نەبێ مام ئالا بێ بژەنە لە منت نەکەوێ کابرایەکی مایندۆڵی گایەکی هەبوو کاوێژیە کرد چووە بەردەمی پێیوت گاکە دەمێ لەو جاجکتە پێم دەبا بیجاوم گا هەر گوێی نەدایە و ئەمیش هەر ئەیوتەوە لە ئاخرا هەڵی کێشایە نوکی نەقیزەکەی و کردی بە ورگی گایەکەدا وتی بێفەڕەی باوە حیزە ئەمە 12 مانگە کاوجوو ئەکەمە بەری کەچی ئێستا دەمە جاشکەیەکم پێ نادا ئەمەی دەوت و نەقیزەکەش هەر لە ناو ورگی مانگایەکەدا هەڵدەسووڕە ئەحەی کوڕنوو لە سولەیمانی شەربەتی مێوژی دروست ئەکرد جارێک 3 بار مێوژە ڕەشکە لە کابرایەکی جاف لە شارباژێر ئەکڕێ بە 19 تارانی پارەکەی ناداتێ و ئەڵێ سبەینێک کە هاتیەوە بۆ هۆڕەکان پارەکەشت ئەدەمێ لە سبەینێدا کابرا دێتەوە بۆ پارە و هۆڕەکان خاڵە حەمەد هۆڕەکانی ئەداتێ و ئەڵێ بەخوا فڵانی کیسە پارەکەم لە ماڵەوە بەجێ هێشتووە ناتوانم دوکانەکەشم بەجێ بێڵم سبەینێ وەرەوە پارەکەشت ئەدەمێ جارێ هۆڕەکانت بگرە کابرا ناچار لێ ئەدا ئەڕوا و سبەینێ دێتەوە ئەڵێ خاڵە حەمەد هاتوومەتەوە بۆ پارەکە ئەڵێ یاخوا بە خێر بیتەوە ها ئەوە شەربەتێ بیخۆرەوە جارێ پاشان پێ ئەڵێ بچۆ گوێ درێژ و شتەکەت بێنە و لێرەوە پارە و هەمانەکەت وەربگرە و بڕۆ هەمانەکەشی پێدا ئەنێ کە کابرا ئەڕوا ئەم دوکانەکەی بەجێ دێڵێ و ئەڕوا کابرا بە 3 گوێ درێژەوە لەبەر دوکانەکەدا ڕائەوەستێ و ڕێگای بازارەکە ئەگرێ خاڵە حەمەدیش دیار نییە
ئەوە ڕێگەوبانیش کەرەکان گرتوویانە هەر کەسێ ئەها دەستیە کرد بە جنێودان بە کابرا کە بۆچی ناو ڕێگاکەی گرتووە ئەویش ئەیوت بۆچی جمیان ئادان میاوژم فرۆشتگەوە خاڵە حەمەد پارەکەی نەداگمەسیە دوێنێ هاتم شەروەتێکی دامێ وە قۆزەڵ قوەردم وێ وتی بەیانی بێرووە لێرە پارەکەشت وەربگرە و یەکڕێ بچوەروە ئەو وتی کەرەکانیشت بێرە هەمانەکەشی لێ گلداومەسووە ئەوە ئێستا هاتگم کەچی ئەو لێرە نییە نازانم بۆ کوێ ملیشکاندگە ئەمە ئەڵێ و هەرچە ئەکا لە گوێ درێژەکانی و بەرەو دووە ئەیانگێڕێتەوە و هەر ئەڵێ هەرچە بکەم وە قنگی دایکی ئەو کابراوە کەوا لە خەڵکیەکە ئابێژە کابرا تۆ بۆچی دەستی خەڵکی ئەوڕی ئەو ئەڕوا و ئەحەی کوڕن و دێتەوە سەر دوکانەکەی لای ئێوارە کابرا هەر خۆی تەنیا دێتەوە خاڵە حەمەد ئەچێ بە پیریەوە و خۆی لێت و ڕێکاو ئەڵێ ئەوە تۆ لەکوێیت لە بەیانیەوە چاوەڕێت ئەەکەم هەر دیار نەبوویت پارەکەم دایە دەستی ئەو کوڕەکە بابچیە کە لە بەرامبەرمەوەیە بۆت بێنێ بچۆ لێی وەرگرە هەندێ دۆیش ئەکاتە ناو هەمانەکەی و لێوارەکەی ئەدا بە دۆشاوە و ئەڵێ ئەوەش دۆشاوە کردومەتە ناو هەمانەکە بی بەوە بۆ مناڵەکانت لەو شارە زورە دۆشاو تاسووخە کابرا وتی خوا ڕاوەستاوت کاو لێیدا چوو بۆ دوکانی کەبابچی کە ڕووی کردە دوکانی کەبابچی شاگرد کەبابچی وا ئەزانێ موشتەریە و هاتووە وتی فەرم و کاکە ئەمیش بەبێ قسە چوو دانیشت و دوول و لە کەواویان لە ناو لە واشەیەکە بۆ هێنا وتی ئەم ئەزیەتەت بۆ کێشە پاشان دەستی کرد بە خواردنی کە لێبووەوە هەستا چوو بەلای شاگرد کەبابچیەوە وتی کاکە پارەکە کە خاڵە حەمەد پێیداگی بم دەریە با بچمەوە شەو درەنگە ئەویش وتی برا پارەی چی بێنە پارەی کەبابەکە بدە وتی برا پارەی کەبابی چی تۆ خۆت نەتوت فەرموو بەردت لێ وارێ ئاوا میوانداریەکەن کوڕە وتی کورە میوانداری چی و پارەی خاڵە حەمەدی چی بێنە پارەی کەبابەکە لەم قسەیەک و لەو قسەیەک بوو بە شەڕیان یەک دوو شاگردی تریش لێی کۆبوونەوە دەستیان کرد بە لێدانی و بە داواکردنی پارەی کەبابەکە ئەمیش هەر ئەڵێ کوڕە دەوید باوک پارەی خاڵە حەمەد کە داگیە پێت بم دەریە گووە ڕیشی باوکتان شاری بۆ خۆتان و میوانداریتان یەکێ لە شاگردەکان جامانەکەی لەسەر کردەوە و بردی لە باتی پارەی کەبابەکە یەکێکی تریشیان هەمانەکەی لە دەست سند و ماڵی بەسەریە بۆچی هەمانە دۆکە نەڕژێ بەسەر و ڕیشە بەم جۆرە لێک بوونەوە و شەوداهات کابرا بە سەری بێجامانە و ڕیشی دۆواویەوە گەڕایەوە بۆ خانەکە بۆ لای وڵاخەکانی هەر ئەیوت بەکەم وەقنگ دایک تۆ ئەحای کوڕن و هەتا ڕۆژم لێ ئەوێتوە لەو لاشەوە کە خاڵە حەمەد ئەمی بەم جۆرە دەسە سەر کرد دوکانی خۆی هەڵگرت و چووەوە بۆ ماڵەوە بەیانی کە ڕۆژ بووەوە کابرا چووەوە بۆ بەردووکانەکەی خاڵە حەمەد لە دوورەوە هات بە پیریەوە و دەستی کرد بە جنێودان پێی وتی کابرا تۆ بۆ لە ناو خەڵکە حەیای منت بردووە ئەڵێی پارەی خواردوم پارەک هەی ئەخورێ تۆل و لە کەبابت خواردووە یا من پارەم خواردووە ئەرێ خەڵکینە کەباب ئەخورێ یا پارە ئەرێ ئەوە بۆ لە خواترسێک نییە بێنێ شەرعی من و ئەم کابرایە بکە خەڵکێکی زۆر لیان کۆبوونەوە پاشان خاڵە حەمەد وتی خەڵکینە من 3 بار مێوژم لەم پیاوە کڕی بە 19 قەران وایە یاوان نییە کابرا وتی بەڵێ واسە وتی 19 قەرانەکەم دابووە دەست ئەو کوڕە کەبابچیە بۆی ئەویش چوو کەبابی خوارد وتی کەبابت خوارد یانەت خوارد وتی بەڵێ وە قوزەڵ قوردم وێ وتی ئەی ئیتر چیت لێم ئەوێ من پارەم ڕۆیشتووە کە چی تۆش سەرباری دەنگ ئەکەی و ئەڵێی پارەی خواردوم ئەرێ خەڵکینە ئێوە ئەگەر دینیشتان نییە بۆ خوا قسە بکەن پارە چۆن نەخورێ ئێستا من لەبەر خاتری دۆستایەتی جارێکی تر پارەکەی هەر ئەدەمێ ئەوەی ڕۆیشتووە بەڵام بە جارێ ناتوانم بیدەمێ بە 3 جار ئەیدەمێ هەر هەفتەی جارێ کابراوتی باشە ئەمجا خاڵە حەمەد وتی هەفتەی یەکەم بەشێکی ئەوە چەندە
وتی ئەوە 6 قەران، وتی هەفتەی دووەمی 6 قەران ئەوە چەند؟ کابرا وتی ئەوە 12 قەران، وتی هەفتەی سێمیش 6 قەرانی دیکە ئەوە چەندەکا؟ وتی ئەوە دەکاتە 18 قەران، وتی ها ڕەحمەت لە باوکت مایەوە چەند؟ وتی مایەوە قەرانێک، وتی ئەوەش قەرانەکە و خوارد لەگەڵ ئیتر بۆچی حیات بردوم هەر ئەڵەی پارەی خواردوم، ئەوە هەر 19 قەرانەکەت وەرگرت، ئیتر چیتەوێ؟ وەرد گرت یا وەرد نەگرت؟ ئەویش وتی بەڵێ وەرم گرت، خوا لە برایەتی کەمت نەکا. وتی وە دوعا و لێیدا ڕۆیشت بە تاکە تارانیەوە، بەڵام ئەو لای وابوو هەر 19 قەرانەکەی وەرگرتووە. حاجی مەلا جەلالی سابلاغی لە سولەیمانی ڕۆژێک لە کۆڕێکی مەلاکانە یەکێک داوای فتوای لێ ئەکا ئەڵێ حاجی مەلا لەو سەر ڕێگەدا مریشکێک مردار بووبووەوە، منیش نەمزانی پێم پیانە جووجکێک لە قونگی دەرچوو، ئایا ئەو جووجەڵەیە حرامە یا حەڵاڵە؟ ئەویش ئەڵێ برام حەڵاڵە، هەر دایکەکەی حرامە چونکە مردار بووەتەوە. لە هەرای شێخ مەحمووددا دەستەی شێخ مەحموود بە کێوی جاسەنەوە بوون، تیارە هاتبوو دابوونیە بەربۆم بوو بۆردومان، خەڵکەکەش لە هەموو تیرەیەکی تێدا بوو لە جاف، لە بەرزنجی، لە خەڵکی سولەیمانی. تیارەکە شپرزەی کردبوون، هەر یەکە لە بنەدەوەنێکە خۆیان شاردبووەوە. دوو کابرای جاف یەکێکیان کەوتبووە سەر شاخەکە، یەکێکیان لە خوارەوە بوو. ئەوەی خوارەوە بانگی ئەکرد لەوەی سەرەوە پێی ئەوت ئامارف کوچکت لێوارێ، تۆ نزیکتری وەلای خواوە بانگێکی لێ بکە بەڵکو لەم ئاگرەی قۆرەتە دەربازمان کا. ئەوەی لای سەرویش ئەیوت کورە گوت لێوارێ، ئەم تەیارە بێفەڕە لای خوای لێ بریگمە سووە، نوزەم نایگاتێ. دوو کابرای خۆشناو بۆ ترێفرۆشتن ڕێگەیان ئەکەوێتە ئەو دەشتی دزەیە و بەلای گوندێکە تێ ئەپەڕن سەیرەکەن وایەکێک لە سەربانێک هەردوو دەستی خستووەتە بناگوێی و دەنگێکی لێوە دێ. یەکێکیان لای وا ئەبێ ئەم کابرایە هەیترێ ئەکا، زۆری پێناخۆش ئەبێ، ئەڵێ وا ترێ لەم گوندە هەنە با بچین لۆ گوندێکی کە. ئەوی کەیان ئەڵێ کورە ماڵ وێران نەبێ، ئەوە هەیترێ نینە، ئەوە بانگی دەرێ بانگ. ئەمیان ئەڵێ بانگ چییە؟ ئەویان ئەڵێ کورە چما نزانی بانگی حەمەی ڕیسوانە. ئەڵێ چما بانگی حەمەی ڕیسوان چنە؟ ئەویش ئەڵێ کورە چنە؟ دەوەرنە نوێژان، دەوەرنە نوێژان. شێخەلی پەڕۆ هەبوو لە سولەیمانی، مزگەوتێکی هەبوو لەگەڵ سەی عەلی بسمیلادا بۆرە خزمایەتیەکیان هەبوو، دڵی چەکەرەی لێ نەئەکرد کە بەلای خەڵکەوە بڵێ شێخەلی مەلا نییە، لە ڕاستیدا شێخەیش وابوو. جارێک بە سەی عەلی ئەڵێ هەموو ڕۆژێ پاشی عەسران وەرە لە حوجرەکەی منە ئەچینەوە بە تەشریفی مەلا عەلیدا. مەبەستی شێخەلی ئەوە بوو لای سەی عەلی بخوێنێت و پاشان فەقێیەکی هەبوو، فەقێ عەلی ناو بوو بەوی بڵێتەوە. بەڵام دەماری نەئەهات بە سەی عەلی بڵێ لەلات ئەخوێنم، ئەهات ئەم ناوەی بۆ ئەدۆزیەوە. سەی عەلیش ئەمەی ئەزانی، ئەوەندە هەبوو لەبەر بۆرە خزمایەتیەکە دەنگی نەئەکرد. بەڵێ هەموو ڕۆژ سەی عەلی ئەچوو لەگەڵ شێخەلیدا ئەچوونەوە بە تەشریفی مەلا عەلیدا. شێخەلیش لەبەر ئەوە کەوا لە سەی عەلی بگەێنێ ئەمیش لێ ئەزانێ پرسیار و شتی لێ کرد، بەڵام پرسیارەکانی هیچ نەبوون. شێخەلیش دانەکانی هەموو کەوتبوون، هیچی لە دەما نەمابوو. ڕۆژێ سەی عەلی ئیتر لە وزەیە نەماوتی بڕوە مردود مرێ، دەمت ئەڵەی کونە مشکە، تۆ عەلی، من عەلی، خاوەنی کتێب عەلی، ئەوی پێی ئەڵێیت هەر عەلی، دایکی ئەم هەمووە عەلیە بگێم، دەبڕۆ ناوی خۆیشت ناوە مەلاو، منیش هیچ. لەو سەرە پیاوێکی ئەو دەشتی دزەیە بە میوانی ئەچێ بۆ خۆشناوەتی و لەوێ میوانی دۆستێکی زۆر کۆنی ئەبێ. لە ڕاستیدا خۆشناوەکانیش زۆر میوان پەروەرن. ڕۆژێک کابرای دەشتی لەگەڵ خۆشناوی خانەخوێدا ئەچنە دەرەوە لە گوندی بۆ ناو ڕەزان. کابرای خۆشناو خۆی کۆ ئەکاتەوە ڕانک و چۆغەیەکی شەڕی ئەبێ لەبەری ئەکاو پەتێک ئەکا بە پشتێن،
تفەنگێکی حسکەی کۆنی ئەبێ ئەیکاتە شانی، خەنجەرێکی بێفەڕەت دەستکەکەی نیوەی شکابوو نیوەی مابوو ئەیکاتە بەر پشتێنەکەیە، تەزبیحێکی دەنگ گەورەش ئەپێچێنێ بە دەستکی خەنجەرە شکاوەکەوە. بەم تەدارەکەوە ئەچنە دەرەوە و ئەچن لەسەر تاوێرێکدا ئەنیشن و دەست ئەکەن بە قسەی خۆشکردن. کابرای دزەیی تۆزیە سەیری خەنجەری بەرپشتێنی خۆشناوەکە ئەکاو ئەڵێ جا ئەم خەنجەرە چییە و چی لێ دێوا تۆ هەڵت گرتووە؟ هەر ئەم وا ئەڵێ کابرای خۆشناو چاوی سوور هەڵ ئەگەڕێ و ئەڵێ ماوا دەرێی بە خەنجەرەکەی پەلاماری کابرا ئەدا و دووسێ خەنجەری بۆ دادێنێتەوە و بەری ناکەوێ. کابرای دزەیی پشتا و پشت ئەکێشێتەوە بە پشتا ئەکەوێ و لە هەڵدێرەکە بەر ئەبێتەوە. ئەمجا خۆشناوەکە کە ئەزانێ وا لە وزەی خەنجەر دەرچووە دەست ئەداتە تفەنگەکەی و دووسێ ساچمەی تێ ئەگرێ، بەرەکەت ئەهێنێ و ئەویشی بەرناکەوێ. ئیتر کابرای دزەیی هەر لەوێدا هەڵدێت و ئەگەڕێتەوە بۆ دەشتی. پاشان کابرای خۆشناو خۆی بەتەنیا ئەگەڕێتەوە بۆ گوندی، پێ ئەڵێن میوانەکەت چی لێ هات؟ ئەویش کارەساتەکەیان بۆ ئەگێڕێتەوە ئەڵێن ئاخر چۆن تۆشتی وا ئەکەی ئەو میوانت بوو؟ ئەڵێ ئاخۆ چما دەبیتن ئەو بە پۆزەی لە مەربابی برێ چنینە، منیش لۆم ڕاوەشاند و پاشان 3.5 تێگرت، ئاوا دایەلی دەژێم. ئەو تفەنگە حسکانە 7 ساچمەیان ئەخوارد، پێیان ئەوت 7 خۆر. ئەو نەی ئەزانی 7 چەندە ئەیوت 3.5. پۆزەی لە مەربابیشی مەبەستی خەنجەرەکەی بوو. دەنگ وایە کە 2 مەلایکە لە سەرشانی ڕاست و چەپی هەموو کەس هەیە، هی لای ڕاست چاکە ئەنووسێ و هی لای چەپ خراپە. ئەوەتە کە پیاو نوێژ ئەکاو لە ئاخری نوێژەکەیە کە لێ ئەبێتەوە لا ئەکاتەوە بەلای ڕاستەوە ئەڵێ ئەسسەلام عەلەیکم وەڕەحمەت اللهی وبەرەکاتوه، لا لەسەر حەد نوێژی ئەکرد. کاتێکە بەلای ڕاستە سەلامی ئەدایەوە ئەیوت سڵاو لەوەی فرە لە قەیتول خۆشەویسترە، کە لای ئەکردەوە بەلای چەپا بۆ سەلامدانەوە ئەیوت بڕۆ فرە بێفەڕی نەگریسە گۆڕت گومکە. ئەمە مەبەستی مەلایکەتەکان بوو. قەیتولیش کوڕی خۆی بوو زۆری خۆشەویست. شێخ مارفی قەرەداغی هەبوو لەو وڵاتی خانەقینە، تۆزە دەرزی بە فەقییانیش ئەوت. فەقەیەکی خەڵکی ژاوەڕۆیش هەبوو، فەقێکەریمی ناو بوو. شێخ مارف دەرزی ئیرشاد العیبادی پێ ئەوت. لەبەر ئەوە کە فەقێکەریم پرسیار و شتی لێ نەکا، چونکە لە جوابدانەوە کۆڵ بوو، هەر کە ئەگەیشتە شوێنێک کە هەستی ئەوەی بکردایە ئەوە فەقێکەریم پرسیاری لێ ئەکا ئەیوت بەخوا فەقێکەریم گەرمە کوڕی خۆم، ئێستا ڕەنگ بێ لای خۆمان خۆش بێ. ئەویش ئەیوت لای خۆمان کوێیە؟ ئەیوت شێتە نازانی سنە و قەرەداغ. ئەویش وەڵامی دەدایەوە بەخوا قوربان ئێستاکە مار زۆرە لەوێ. شێخ محەممەدی شێخ جەلال گێڕایەوە وتی مەلا محەممەدی چرچەقەڵا وتی ساڵێک چوومە ئەو گەرمیانە بۆ مەلایەتی ڕەمەزان، چوومە گوندی درۆزنە، لەوێ ئەو ڕەمەزانە بووم بە مەلای ئەوان و لە ماڵی شێخ ئیسای درۆزنەدا بووم. لە دیوەخانەکەی ئەوان نوێژ و تەراویحمان ئەکرد و پاشان لەگەڵ خەڵکی ئاواییدا دائەنیشتین، وەعزێکیشم بۆ ئەدان و ئەکەوتینە قسەکردن. سەماوەریش لەو لاوە دەنگی ئەهات، شەو چەرەش چی بوایە ئەیانهێنا. پاشان ژوورێکیان بۆ من دانابوو کە بڵاوە ئەکرا، من ئەچووم لەو ژوورە ئەنووستم. شەوێک لۆتیەک بە مەیمونێکەوە هاتە درۆزنە و ئەویش هەر هاتە ماڵی شێخ ئیسا، خزمەتێکی باشیان کرد و پاشان ئەویش بۆ نووسن هێنایەنە ژوورەکەی لای من. هەروە دانیشتبووین قسەمان ئەکرد و بەدوو، هێشتا خەومان لێ نەکەوتبوو. وتی مامۆستا ناشکری نەبێ مەسلەحەتەکەی ئێمەش وەکو ئەوەی ئێوە باوی نەماوە. جاران من کە ئەهاتمە ئێرە چ ئەحترام و قەدرێکیان ئەگرتم، ئەوەتە ئێستا خستومیانەتە پاڵجەنابت و لەگەڵ تۆدا ئەم خەوێنن. حاجی شێخ عەبدوڵڵا کوڕی گەورەی شێخ بورهان بوو، چاوی تێکچوو بوو. حەکیمێک دەرمانی ئەکرد، حاجی مەلا محەممەدی شەرەفکەندی لێ ئەپرسێ چاوەکانت چۆنە؟ ئەڵێ قوربان
بە قسەی حەکیمەکە ئەڵێ 3 ڕۆژە چاکە. ئۆباڵی بە ئەستۆی ئەو کەسە بۆی گێڕامەوە. ئەحەی جاو لە سولەیمانی پیاوێکی قسە نەرمی هەژار بوو. تەبەقی حەلوای بەدەستەوە ئەگرت، ئارەزووی بکردایە حەلوایەکی ئەدا بە یەکێک بە مەجیدیەک، ئارەزوویشی بکردایە نەی ئەدایە. ئافرەتێکیش هەبوو هەر لە سولەیمانی پورە سەمەنی ناوبوو. ڕۆژێک پورە سەمەن سەری ڕێ بە ئەحەی جاو ئەگرێ پێی ئەڵێ مامە حەمەد وەرە با گرەو بکەین. مامە حەمەد ئەڵێ گرەوی چی و لەسەر چی؟ پورە سەمەن ئەڵێ لەسەر تەبەقە حەلوا. ئەگەر من بردمەوە تەبەقە حەلواکەت ئەبەم، ئەگەر تۆش بردتەوە بۆت پڕپڕ ئەکەم لە حەلوا. ئەڵێ باشە دەی. پورە سەمەن ئەڵێ مامە حەمەد بیللامانێ قوز لەسەر ئەوی ترەوەیە یا لە ژێرەوەیە؟ ئەڵێ بەخوا کەرە، بۆچی نازانم لە سەریەوێتی؟ پورە سەمەن پشتی بۆ هەڵ ئەکا و خۆی بۆ دا ئەنەوێنێ و ئەڵێ ئەوە نییە لە ژێرەوەیە. مامە حەمەد سەیری ئەکا و ئەڵێ وەڵڵا ڕاستەکەی، تەبەقە حەلواکەی لێ ئەستێنێ. مامە حەمەد ئەچێت تەبەقێکی تر پەیدا ئەکاتەوە و 2-3 حەلوای ئەخاتە سەر و دەست ئەکاتەوە بە حەلوا فرۆشتن. لە پاش چەند ڕۆژێکی تر پورە سەمەن سەری ڕێی پێ ئەگرێتەوە و ئەڵێ مامە حەمەد با گرە و بکەینەوە. ئەڵێ بەخوا ئەم جارە لێت ئەبەمەوە و حەقی خۆمت لێ ئەکەمەوە. ئەویش ئەڵێ ئاخر منیش مەبەستم ئەوەیە ئەو جار دۆڕانت ئەم جار بەزەیم پیاتایەتەوە بەڵکو بیبەیتەوە. مامە حەمەد دڵی خۆش ئەبێ ئەڵێ باشە. ئەڵێ مامە حەمەد قوز لەسەر ئەوی ترەوەیە یا لە ژێریەوەیە؟ ئەڵێ بەخوا کەرە لام وایە ئەو جارەکەی ترە لێم بەریتەوە، کەرە ژێرەوەیە. پورە سەمەن بەری خۆی بۆ هەڵ ئەماڵێ و ئەڵێ ئەها سەیری بکە لەسەرەوەیە. مامە حەمەد سەیرەکا وایە ئەو جارەش تەبەقە حەلواکەی لێ ئەستێنێ. پاش ماوەیەکی تر دیسان سەری ڕێی پێ ئەگرێتەوە ئەڵێ مامە حەمەد ئەم جارە بە بێگومان ئەیبەیتەوە، وەرە باگرە و بکەینەوە. مامە حەمەد تەما ئەیگرێ و ئەڵێ باشە. ئەڵێ مامە حەمەد قوز لەسەر قنگەوەیە یا لە ژێرەوەیە؟ مامە حەمەد ئەڵێ بڕۆ دەڵە سەگ، قوزی تۆ وەکو چەرخ و فەلەک وایە، دەمێ لەسەرەوەیە و دەمێ لە ژێرەوەیە، من گرەوی وا ناکەم. عەبەی حەمەخەیات هەبوو لەگەڵ ڕەشەی ئەمین چاوش، بەمیان ئەوت ڕەشە خێل. ئەمجا بڵێن حاجی عەبە و ڕەشە ئەچن بۆ حەج. دوو بە دوو ئەچن لە دەوری کەعبەوە دائەنیشن و دەست ئەدەنە ژێر چەناگەیان و ڕوو ئەکەنە کەعبە. حاجی عەبە ئەڵێ خوایە ئەوە هاتووینە تەلات، خۆت و خۆم ئەیزانین کە من تا ئێستا چە خراپە و خراپەکاریەکەم کردووە. ئەوی ئێستا بەدەستمەوەیە پوڵێکی حەڵاڵی تێدا نییە. هەموویم داوە بەشانمە بە خۆم و ئەو ورگەمەوە هاتوومە تەلات. تۆش کەیفی خۆتە ئەگەر پیاوەتیم لەگەڵ ئەکەی بیکە و ماڵت ئاوا بێ، ئەگەر ناشی کەی جارێکی کە نایەمەوە. ناوێرم بێڵێم، بەڵام ماڵت کاول بێ بۆ شوێنێکە گرتوتە، ئەوەش بزانە بە مەرقەدی کاکە حەمەد بڕوا بکە، ئەگەر لێم خۆش ببی هیچ دەنگ ناکەم. ئەمجا حاجی ڕەشەش کە لە تەنیشتیەوە دانیشت بوو ئەو دەستی پێ کرد وتی خوایە بڕوا بەمە مەکە، زۆر دا و بازە، تۆ نایناسی من نایناسم، هەرچیەکی وتووە درۆکە، تەنها ئەوەی ڕاستە کە ئەڵێ پارەکەم حرامە. ئەمە من شایەتی بۆ ئەدەم، بەڵام تۆ گوێت لە من بێ، من هەر خۆم ئەزانم چەندە بێ نامۆسیم کردووە، هەر من خۆم ئەزانم ئەو پارەیە کە هێناومە بۆ ئەم حەجە بە چ دەست بڕینیە کۆم کردووەتەوە. نەکەی قبوڵی نەکەی بەسەری پێغەمبەر، قبوڵی نەکەی خۆم ئەزانم چی بکەم. دیسان وا پێت ئەڵێمەوە گوێت لە قسەی ئەم کابرایی تەنیشتمەوە نەبێ، لەگەڵ ئەوەشە ئەگەر لەبەر من لێی خۆش ببیت قەی ناکە. ئەمەش هەر بۆ ئەوە کە چووینەوە بۆ سولەیمانی بە خەڵکەکە بڵێم خوا لەبەر من لێی خۆش بووە.